ئێمە زۆر زۆر پێ خۆشحاڵین بە هاتنی ئێوە و هەمیشە هەڵبەت ئەوە خەمخۆری خۆتانە هەم بۆ پەروەردە و هەم بۆ کارە ڕۆشنبیریەکان بەخێر بێن سەر چاو. کۆڕی ئەمڕۆمان وەکو ئاگادارن کە بڵاومان کردوێتەوە بۆ مامۆستا میقدادە. مامۆستا میقداد هادی کە لە نەرویج ئێستا مامۆستایە و شارەزای پەروەردە و پێداگۆجیە لە نەرویج. هەرجگە لەوەش کەسێکی زۆر ڕۆشنبیر و بەتوانایە پێشەوەی کە بێ بە مامۆستا لە سەردەمی گەنجیە ڕۆژی 16 ساعت خوێنوێتەوە. مامۆستا میقداد لە کوردستانە دەرچووی کۆلێژی ئابووری و کارگێڕی بووە. لە نەرویج کۆلێژێکی تری تەواو کردو، کۆلێژی پێگەیاندنی مامۆستا. دیسان بڕوانامەی ماستەری بەدەستهێناوە لە نەرویج لە ماستەر لە پێداگۆجیە. پێشەوەی دەست پێ بکات مامۆستا میقداد حەزەکەین بەڕاستیە هەر سیمینار بۆ خۆی سیمیناری نوێ وایە کە مەنەلۆگانە ئەو کەسە قسە نەکات و لە پێشا چەند پرسیارێکی ئاراستە بکرێت. بۆیە ئێمەش هەوڵمان ناوە کە چەند پرسیارێکی ئاراستە بکەین و ئەویش وەڵامی پرسیارەکان هاتەوە هەڵبەتە بە ئیزافەی تری خۆی و ڕەنگە خۆشی بە هەمان شێوە پرسیار لە خۆی بکات و خۆی وەڵام باتەوانێت. یەکەم پرسیار مامۆستا میقداد، ئایا کاری پەروەردە بە تەنها جۆزانەوەی نۆرم و بەهاکانە لەنەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر؟ ئێمان لەوەدا پرسیارەکانە خەمە بەردەست. دوو، ئایا دەکرێت مامۆستا لە خۆی بپرسێت کە کام وانەی باش یان خراپ پێشکەش کردووە، کام وانەی باشە کە پێشکەشی کردووە، کام وانەی خراپە کە پێشکەشی کردووە بۆ هەڵسەنگاندنی خۆی؟ ئایا ئەکرێت شتێکی وا مامۆستا ئەمە بکات؟ سێهەم، ئایا دەکرێت بڵێن کە کاری پەروەردە و فێربوون دروستکردنی مرۆڤی سربەخۆ و ئازادە یان بنیادنانی مرۆڤێکە کە مرۆڤبوونی کابێت؟ کامیانە. چوارەم، تا چەند پرەنسیپی قبوڵکردنی ئەوی تر دەکرێت برەو پێ بدەین؟ ئایا فرێیی کۆمەڵایەتی کولتوری کە هەردووشیان توانم بڵێن یەکە، چکە لە یەک جیا ناکرێتەوە، کۆمەڵایەتی کولتوری پەسەندە یا ناپەسەندە؟ پێنجەم، ئاگایی ژینگەیی پەروەردە چ پەیوەندیەکیان هەیە؟ تەمان ژینگەی تەندروستی بەڵێ سروشتی ببوورە ژینگەی سروشتی. شەشەم، پرەنسیپی دیموکراتیەت و دەخالەتگەرایی کاری پەروەردەیە؟ حوتەم، ئایا مناڵ پەڕەیەکی سپیە و چۆن بتەوێت وا ڕنگ ڕێژی دەکەیت؟ وەکو با بڵێن قسەکەی جان ژاک ڕۆسۆ کە لە سەرەتا وای وتووە کە مناڵەتوانی پەڕەیەکی سپیە و هەرچی دوێ لەسەری تۆمارەکەیت. هەشتەم، وانەوتنەوە هونەرە یا تەکنیکە؟ کامیانە یا هەردووکیانە؟ نۆهەم، فێربوون و هاندان بۆ فێربوون کاری پەروەردەیە؟ ئەگەر کاری پەروەردەیە ئەی پێشوەرە فێربوون چی؟ دەهەم، ئایا توێژینەوە لە بواری پەروەردە و فێرکاری لە کوردستاندا کراوە؟ حتمەن کراوە، بەڵام تا چ ڕادەیەک وەکو مامۆستا میقداد شارەزا بێت؟ یانزە، پەیوەندی دیجیتاڵ بوونی هەیە لە خوێندنگا حکوومیەکان؟ بێگومان ئەویش تا ئاستێک ڕەنگە بوونی هەبێ، بەڵام ئایا بەسە ئەو ئاستە یان کەم تەرخەمی تایە؟ من مای گازاتەکەم بۆ مامۆستا میقداد و بافەرمێت. لە نەرویج و لە دانیمارک بەرنامەی خوێندنەوەوانە تقریبا تاکە کتێبێکە بەو حەجمە و من هەستم کرد کە ناوەڕۆکیشی زۆر باشی هەیە. مامۆستا یا مامۆستا جیهاد بە دیاری بۆی هاتووە لەوێەوە من نەمهێناوە، منیش ئیسفادەم لێ کردووانە. سەرباری ئەوە پێشەوەی دەست پێ بکەم هەرچەندە دەستم پێ کردووانە ئەمێ دووسێ شت هینکەم. یەکەم فیلمێکی دوودا قەوشتێکە سەرنجێکی بدەن بۆ خۆتان، دووهەمیش یاخود یەکەمیان ئەم سێ پرسیارەیە منەی کەم وەک پرسیار نا بەس وەکەوەی کە لە دێر زەمانەوە 100 ساڵ و 100 ساڵ باسی وایان کردووە کە پەروەردە چییە؟ ئامانجی پەروەردەناسی یاخود ئامانجی پەروەردە.
ئامانجی پەروەردە کارکردنە بە پەروەردە و ئاراستەکردنیەتی لە بەرژەوەندی مرۆڤ، ئامانجی پێگەیاندنی مرۆڤێک بێت هەست بە لێپرساوی خۆی و تاکەکانی هاوڕێی و کۆمەڵگەکەی بکات. ئەمە کەسێک واڵێ ناوی سعید عەبدولخالق، ئەمە بە کوردیە زۆر پێوی چاکە بەڕاستی، پێم وایە نووسەرەکەی خەڵکی کوردستانی ئێرانە. یەکێکیکە بە ناوی تۆماس ئەکوینی پێی وایە ئامانج لە پەروەردە بەدیهێنانی خۆشگوزەرانیە لە ڕێگای چەسپاندنی چاکەخوازیە هزری و ڕەفتاریەکانە. هێگڵی ژەڵەیە ئامانج لە پەروەردە بەدیهێنانی ڕەخساندنی دەرفەتی کار بۆ تاکەکان، هاندانی گیانی هەرەوەزی لە نێواندا دەبێت. ئەوەی من تێبگەمەوانە ئەوەی یەکەمیان باسی بە کۆمەڵایەتی بوونی یاخود ئینسان وەک بوونەوەرێکی کۆمەڵایەتیەکە، ئەوی دوو هەمیان باسی خۆشگوزەرانیە کاڵە پەروەردە بۆ خۆشگوزەرانیە، ئەوی سێ هەمیشیان ئەڵێ بۆ دەرفەتی کارە ئینسان بۆ کارکردنە، بۆیە دەخوێنێ بۆی پسپۆر بێ و شارەزا بێ لە بوارێکی دیاری کراوە. من هەست دەکەم ئەوەی من لێی تێبگەم بەو شارەزای یەکەمەی کە من هەمە لە بواری پەروەردەیە هەرسێکیان بە دوای سێشتی جیاوازەوە دەکرێت هەرسێکیان هەڵە بێت، دەکسێ هەرسێکی ڕاز بێ، پەروەردە دەکرێت هەرسێکیان بگرێ و دەکرێت هەرسێکیان نەگرێ. قوتابی کە دێتە قوتابخانە بەس بۆیە فێر ببێ وانە بوترێتەوە، یاخود پەردەدەیەکی بدرێتی ئەو پەروەردەیە کە زیاتر معنایەکی ئەخلاقی هەیە، یاخود معنای دەخالەتگەری کۆمەڵایەتی هەیە. دیارە من دوایی ئەو شتانە شیەکەمەوە زۆر پێویست ناکە لەسەرەوە هین بکەن وەختەکە بڕواوانە. هەرچەندە پێم وایە بەڕاستی فیلمێکی هینە سن ڕاکێشە. یەک شتی تر کە لە بیرم چوو بیڵێم و ئێستا زەرورە بیڵێم وانم ئەزانم یاخود بیستومە وەک لە ڕێگای کەسوکار و برادر و هاوڕێ ئەوانەوە کە کوردستان قوتابخانەکانی بە تایبەتی ئەو قوتابخانەی هەتا ئاگاتە دواناوەندیەکان یاخود ئامادەیەکان بەشی زۆری لە وەزعێکی خراپایە، ناڵێم داڕوخانە بەڵام وەزعێکی خراپە. ئەم باسەی من شەر نییە پەیوەندی بەو دەردە دڵیانەوە هەبێ کە مامۆستا هەیەی و قوتابی هەیەی ئەوانە، چکە باسی پێداگۆگی باسی ئەو ژینگە پەروەردەیە کات دروست کە ژینگەی پەروەردەی باش چییە. بەس بەڕاستیەوە بەحسێکی سیاسیە زیاتر پەلکێشان بۆ ئەوە وەختی یەجگار زۆریەوێ. منمەوێ زیاتر شتێکی ئاکادیمیم باس بکەم و بجوێزمەوە بۆی سەرنجی ئێوە بۆ شتە ئاکادیمی ڕاکێشم، وەک لەوەی بەناو ئەو دەرد و نەهامەتی و ناڕەحەتیانە بکەوم کە ئەزانم دیواری خراپ، پەنجەرەی خراپ، نەبوونی پێداویستیەکانی فێنکەرەوە و گەرمکردن یا گەلێک شتی تر ئایا وەختی تەواڵێتەکان چۆنە. بۆیان باس کردوم 5 دقەی ئیسراحەتە لە قاتی دوو مناڵی 1 و 2 و 3 و 4 و 5 سەرەتایی چۆنە بتوانێت بە 5 دقە پشوو بگاتە تەواڵێتەکان. ئەڵێ بەشێکی زۆری ئاوا خۆیان گرمۆڵاکەن لە تاو ئەوەی کە لە ناوەوە لە باری بوون بۆ تەواڵێت و ئەوانە، یعنی وە نەعەدالەتێکی زۆر ناخۆشە کە هەموو ئینسانێک پێم وایە ئازارەدا. بەڵام ئایا پرانسیپی مامۆستایەتی تۆ نەتوانێت کۆمەک بەوە بکات کە ئەو مناڵانە بەختیار بن نەک ئاواهی تەجێک بن. وەلحاڵ من شتێکی کە لەوە باز ناکەم داوای لێبوردنەکەم کە من ناتوانم قسە زۆر لەسەر ئەو مەسەلەیە بکەم. ئێمە سەر ناوەڕۆکی ئەو کتێبە کە پێداگۆگیش چییە؟ پێداگۆگی بە گەلێک تەرجمەی عەرەبی و کوردی و فارسی و هەتا لە زمانەکانی تری بێگانەشدا بە معنای پەروەردە دێت، بەڵام لە ڕاستیە لە پەروەردە بەولاوەترە. پەروەردە هەر بۆیە لە عێراقا لە کوردستاندا ناڵێن وەزارەتی پەروەردە، بەڵام دەکرێت لە باری زمانەوە نیوە بڵێن وەزارەتی پەروەردە. وەزارەتی پەروەردە و فێرکردنی پێڵێن کە من و مامۆستاجی هەر زۆر لەسەر متتەفیقین فێربوون باشترە لە فێرکردنەوەوانە. وا بڵێن وەزارەتی پەروەردە و فێربوونی پێڵێن. فێربوون و پەروەردە دووشتی لێک جودایە بەڵام بەناو یەکدایە. وەلحاڵ پێداگۆگی بە پێی سەرچاوەکان ئەڵێ لە دوو کەلیمە هاتووە، یەکیان بە ناوی پیاس کە لێوە لەوێ دایبینن کە بە معنای منداڵ دێ و ئەویتریان بە معنای ئاراستەکردن کە ئۆگۆیە. ئەڵێ لە بنەڕەتیشدا هەردووچیان وەکو دوو چەمک و لێکدرا و پێداگۆگی دەبێتە ئاراستەکردن. بنەما و بنەڕەتیەکانی مێژووی پەروەردە لێگەداتەوە و ئیتر ئاراستەکردنیەک لە بوارێکی دیاری کراوەدا ئاداتە مادە سەرپێخا و دیارە لە هەج وڵاتێک و هەر لە هەج مێژوویەکی تاریخی دیاری کراودا شتێک کە من ئێستا دێمە سەری بۆتە بنەمای پەروەردە یاخود بۆتە بنەمای پێداگۆگیک. نامەوێت دەباتی پەروەردە پێداگۆگی بەکاربێنم، بەڵام زۆر جار ناچارم دەردیکاڵێ یاخود زمان ڕاهاتەوەوانە. چەمک و دابەشکاریەکانی پێداگۆگی یەکەمیان پەروەردەیە کە تەربیە ئەتەربیە بە زمانی عەرەبی، دووهەمیان وانەوتنەوە و فێربوونە کە ئەبێتە دەرزدادان یا دەرزوتنەوە
سێهەمیشیان بە معنای کۆمەڵایەتی بوون لە مەسەلەی کۆمەڵایەتی بوون لە دوای ساڵی هەفتەوە لە ئەوروپا چەقە بەڵام لە وڵاتی ئێمە زۆر چەق نییە یعنی تۆ ئێمە وەکوی من بزانم خۆشم وەک منداڵێک بووم کە لێرە لە دەرسم خوێندووە یاخود وانەم وەرگرت و دوایش چوومە کۆلێژ و ئەوانە بەڕاستی گوێزانەوەم بینیوە لە باتیەوەی کە فێربوون ببینم گوێزانەوەی ئەو زانست و زانیار دیارە لە پێشەوە زانیاری نەکزانست گوێزانەوەی زانستە ببورن جارجارە سەری ئێرە زۆرەکەم وانە داوای لێبوردنتانەکەم کە سەری هەمووتان ناکەموان گوێزانەوەی زانست و زانیاریە لە کەسێکەوە کە ڕائیدە کە پێشڕەوە کە قدوەیە کە مامۆستایە بۆ ئەو کەسانەی کە دانیشتون ئیتر چەند کەسی لە ناو کڵاسەکەی داهێەوە مەفهومی گوێزانەوە مەفهومێکە جودایە لە مەفهومی فێربوون بەڵکو مەفهومی فێرکردنە ڕەگە فەلسەفەکانی پێداگۆگی یەکەم بوونەما سونەتیەکان کە لە قەرنەکانی یاخود بڵێ لە 1970 بە تەواوی 100 ساڵێک یاخود دەکرێت لە پێش ئەوەشەوە ببێ لە 1650 بەرەو دواوە هەبوو بێ ئەو وەختا وانەکردنەوە و لەبەرکردن و کارکردنی ڕێزمانی کە زۆر بەمان لەم عەمرەدا شایەتی ئەوەی کە بەشی زۆرمان بۆ فێربوون لە بواری زماندا ئیشمان لەسەر ڕێزمان کردووە یا ئیش لەسەر ڕێزمان کراوە بۆی من زمان فێر بکەم هەموو کەسانەی لە وڵاتە لە سەردەمی نیزامی پێشوو یا ڕژێمی پێشوو کە چوونە عەسکەری ئەوەی نەخوێندەوار بوو بە 2 ساڵ فێری زمانی عەرەبی بوو من هەتا وەکو هینیشم خوێند کۆتایی ئەو شتە ئامادەیی بەڵام بەڕاستی لە 3-4 جوملەم باشتر نازانی و نەشمەتوانی بە شەفەهی شتێک بجوێزمەوە و شتێک بڵێم کابرا لە عەسکەری هاتبووە کە باوکم بوو یا کە مامم بوو کە یا کە برای گەورەم بووەوانە ئەوان باشتر لە ئێمە فێر بوون بۆیە کارکردنی ڕێزمانی شتێکی باشە لە بواری زمان فێربووندا بەڵام کارکردنی ڕێزمانگەنی ناوگەێنێتە ئەو نەتیجەی کە بتوانی زمانێک فێربیەوە وەک ڕەخنەیەک من ئەو شتاڵم هەرچەنە زۆر مەفروز نییە بەڵام لەبەرکردن وایە هەر هەمومان لە جەدوەلی لە ماتماتیکا لە جەدوەلی زەربە یاخود لە بە کوردیچی بیان جەدوەلی زەرب خشتەی لێکدان من کوردیەکەشم باشە لە خشتەی لێکدانە پێداهاتوون و ئەوانە سەیرەکەی هینە بە بیستونەوە بردۆزەکەی ناو ئەندازە دەتوانی ئینتاجێکی کە بدەیەوانە ئەوەش بوارێکی کەیە کە زانست لە بەرکردن ناتوانێت نەجاتی بداوە ئەوانە یاخود ناتوانێت دۆزینەوەیکی زانستی بکەی بە لەبەرکردن بەڵام خۆی لە بەرکردن فێربوونیشی نێگەتیفە خشتێکی خراب نییە فێربوونە بەڵام فێربوونیشی تا ڕادەیەک نێگەتیفەوانە لە قەرنی 1970ەکان یاخود بڵێ سەدەی 1970 سیستەمی نمرە و کەمترین دەور بە قوتابی لە پرۆسەی فەرکاریدا سیستەمی گواستنەوە یعنی من شتێک دەڵێم و دەیگوازمەوە بۆ کەسانی تر سەیرەکەم دوانە زۆرتر تەواوکەری یەکترین مامۆستا قسەکەرە قوتابی گوێگر و بێدەنگە قڕەوز بە هەتاوەکو من ئەم دەرسە شایعەکەم مەجای دیالۆگ و بەشداریکردن کەمترە دیارە ئەو مەجالە سلمێنراوە کە لە بواری فێربوون و فێرکاریدا مەجالێکی زەعیفە یا بازنەیەکی زەعیفە و لە باری ئینسانیشەوە بازنەیەکی سوبیەکتیڤ نییە یعنی ئینسان بکەر سربەخۆ و ئازاد نییە ئەو ئینسانەیە گوێڕایەڵە دانیشتووە و بێدەنگە هەموو ئەو تەلەبانە گەلێک بەڕێز و محتەرەمن کە گەلێک بێدەنگن لە ناو دەرسەکاندا من دیارە ئیمانم بە بۆڵە بۆڵشتی وانە زۆرتر ئیکزام شتێکی باشە بەڵام بەو معنایە نا کە لە ڕێگای ڕەوشتەوە ڕێگای دەخالەتگەری لێ بگری مامۆستایەک لێرە هەیە ئێستا ئەڵێ من تەلەبەکانم فێرەکەم بۆی گوێڕایەڵ مەبن ئێستا و کاراک لەم کوردستانی عێراقەیە مامۆستایەکەوتە لێرەیە ئەڵێ من تەلەبەکانم فێرەکەم بۆی گوێڕایەڵ نەبن ئەگەر گوێڕایەڵی من بم بەرهەمیان نابێ دەبێت لە منەوە لەگەڵ من دیالۆگ بکە نەک دانیشە و گوێڕایەڵە بێ و بێدەنگ بێ و نازانم بەڕێز بێ و ئەوانە یعنی بواری ئەخلاقی بۆ پەروەردە شتێکی باشە بەس کافی نییە جۆندێوی ئەو هینەیە ئەو بیرمەندەیە کە وتەیەکی زۆر مشهوری هەیە بە زمانی ئینگلیزی learning by doing فێربوون لە ڕێگای کردە لە ڕێگای پراکتیزەکردنەوەوانەوە ئەو وتەیە لە تەواوی دنیای غەربەوە بگرە لە دنیای شەرقیشاوە لە زۆربەی کتێبەکان نووسراوەتەوەوانە هەرچەندە ڕەخنەی لەسەرە بەڵام شتێکی زۆر زۆر مهمە هەرەوەیەوە کە من بە ئامۆزاکەم چوو بۆ عەسکەری ئەو لەوەیە فێری زمانی عەرەبی بوو منیش دانیشتم لە کڵاسە فێری
بڵێن بۆ نمونە نەمتوانی نامەیە بۆ دایکم بنێرم بە زمانی عەرەبی یاخود بۆ ڕەفیقێکم بنێرم بە زمانی عەرەبی دیارە دایکم نەیەتوانی یادی بەخێر نەیتوانی زمانی عەرەبی بخوێنێتەوە لێکۆڵینەوە تەجربەکردنەوەڵێ هەڵێ دوین یعنی کردە چالاک و دەخالەتگەر لە پرۆسەی فێرکاریدا ئەمە دوای جەنجی جیهانی دووهەم گۆڕانکاری زۆر لە پەروەردە ڕوویە ئێمە قسم من ئێستا قسم لەسەر ئەوروپایە دەردیکابراڵێ تەسەورەکەم لێرەشدا ڕوویدا بەڵام پەروەردەی و فێرکردنی ئێمە پرۆسەی خوێندن و خوێندەواری ئێمە گواستنەوەی ئەوەیە کە لە سەردەمی دەروستبوونی دەوڵەتی عێراقیە و دیارە لە کولی منتیقەکە شاوا بووە دوای ئەوەی ئیمپریالیزمی بریتانی و فەڕەنسی تەواوی دنیای ئێمە کە دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە داگیریەکە کاتێ داگیریەکە سیستەمی مەکتەبیش دیارە مەکتەب یاخود سکوڵ یا قوتابخانە سیستەمێکی غەربیە سیستەمێک نییە پەیوەندی بە شەرقا هەوادێوانە و پێش ئەوە ئەوان لە کەنیسەکاندا خوێندیانە و لە دنیای ئەوەی کە دەسەڵاتی ئیسلامی عەباسی و پێش عەباسی و دوای ئەوەش لە حوجرەکاندا خوێندراوە و حتمەن ئەوە تەسیرێکی زۆری لە بواری پەروەردە لە قەرنی حەڤە کردو ئەگەر مەکتەبیشە بۆ دیارە مەکتەبی ئێواران و شتیوا زۆرتر هەبووە یا مەکتەبی مەوسمی وەرزی مامۆستایەکە خۆیشتووە بە خۆی وڵاخەکەیەوە چووە بۆ چەند گوندێکی کۆ کردوەوە دەرسی تەلەبەی داداوەوانە ئەوە پێی توێشتی وەرزی بووە دەکرێت لێ لای ئێمە نەبوو بێ مامۆستا ئاینیەکان ئەو دەورەیان بینی وەکە خەڵکیان فێری خوێندەواری و خوێندەواریش خوێندەواری دینی بووە یعنی هەموو شاعیرەکان کۆنەکانی ئێمەی قەرنی 19 و هەتا سەرەتای قەرنی 20 دەرچووی خوێندنگای بجرەکانن و ئیسفادەیەکی زۆریشیان کردووە بە تایبەتی لە زمانە ئێمە بەرهەمی ئەوەین یاخود زمانی ئێمە بەرهەمی ئەوەیە بام زۆر لەسەر من نەڕۆم لە ساڵی 1970 جەنجی جیهانی دووەم زۆر مهمە تەواوی پێشکەوتنی کۆمەلگا دیارە هینە ئەو دوو جەنگە بەرهەمی پێشکەوتنیشە چکە چەک پێشەکەوێ و چەکیش کۆمەڵکوژیە کرێت لە بەتابەتی جەنجی جیهانی دووەمە تۆ سێرەکەی ڕاسیزمیەتە دەرەوە کە نەتەوە پەرستیە ڕەگەز پەرستیە دەیەوێت ڕەگەزێکی دیاریکراو کە ئەڵمانە دوایش ئاریبوونە هەموو ڕەگەزەکانی کەمە فەحکاتەوە و قاچێکیشی لە ناو دنیای مەسیحیەتدایەوە ئەوانە و یەکەم هێزیش یا یەکەم میلەتیش کە هێرشی بووە بە خەڵکی جوولەکەی و جووەکانە و ئەو کارە ساتە بەسەروانە هێنەکەی هێنایی وەڵحاڵ مەبەستم چییە تەکنەلۆژیا هەر تەکنۆلۆژیای بواری زانستی بەحد نییە کە خزمەت بە کۆمەڵگا بکە بەڵکو تەکنەلۆژیایەکە کە زەرمەندیشە بۆ کۆمەڵگا و لەسەر هەموو ئەوانەشەوە مەکتەب یا قوتابخانە بنەمای ئەساسیە فۆرمی دەوڵەتانی ئەوروپی هەتاوەکو ساڵی 2000 و بگرێ ئێستاشی دیارە ئێستا زۆرتر کراونەوەیەوانە بەڵام ئەو فۆرمەیە کە پێی وایە قوتابخانە بنیادی ئەساسی پێگەیاندنی کۆمەڵگا ئێمەش لە سەردەمی ئینگلیزەوە ئاوا هاتووین لە سەردەمی ئینگلیز و مەلەکچێت و دوایی جمهوریەت لە جمهوریەت تا بازێکی زۆر قورس هەیە بۆ ئەوەی مەکتەبدا بمەسرێ لە زوربەی چەقەکان یاخود چەق و ناوەندە شاریەکان مەکتەبدا هەمەزرێەوەوانە ئیتر دوایش دەردیکاردەڵە و گۆڕانکاریەیە کە بەشی زۆرتان لە من باشتری لێزان لە ساڵی هەفتایە شتێکی نوێ یەتە مەیدان لە ئەوروپایە بە تایبەتیش لە فەڕەنسایە فەڕەنسا پێشڕەوە لەو مەسەلەیە یەتە مەیدان ئەڵێ ئەو دیسکورسەی ئەو گوتارەی لە ناو کۆمەلگا هەیە دەبێت پەیوەندی بە قوتابخانەوە هەبێ یاخود بە مەکتەبەوە هەبێ یا بە جامیعەوە هەبێ بە زانکۆکانەوە هەبێ یعنی ئەڵێ زانکۆ ناکرێت گوتارەکەی دیسکورسەکەی دابڕاو بێ لەوە نێو کۆمەلگایە ئەڵێ کۆمەلگا فەقیر و هەژاری تێدایە تۆ ناکرێت جا بوەردە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ تەواوی مەکتەبی یاخود قوتابخانە من زۆر جار ئەڵێم مەکتەب وەڕات کتابی قوتابخانە و خوێندنگاکان لە وڵاتانی ئەوروپایە زمانی چینەکانی ناوەڕاستە گوێزانەوەی ئەو دیسکوس و گوتار و زمانەیە کە لە ناو چینی ناوەڕاستە هەر بۆیە منداڵی فەقیر منداڵی هەژار منداڵی کرێکارەکان کرێکار دەچنەوە لەبەرەوەی لەو زمانە باش تێناکەن ئەمە لە ساڵی هەفتادا ڕوویدا ئەوە ئەو شۆڕشەیە یاخود ئەو ئینقلابەیە کە مەکتەب چۆن ئەتوانێت گوێزانەوەی ئەوە بێ و دیارە بەدەستەوەگرتنی هەر پێشەوەش دوای جەنجی جیهانی دووهەم بەدەستەوەگرتنی گوتاری سۆسیال دیموکراسی ئەوەی کە نابێ کەس بێ پێنج شت بێ یەکەم نان و ئاو دووهەم جێگایەک بۆ خەوتن سێهەم پێداویستیەکانی پەروەردەیی چوارەم پێداویستیەکانی سەحا پێنجەم ڕێزگرت وەکو ئینسان نابێ کەس بەەوە بێ و دیارە کولی ئەوروپای لەو بۆزنە یا لەو بۆتەقەیە هین کرد ڕەنگڕێژ کرد
و هەر بۆیە ئینسانی ئێمە نزیکی 50 ساڵە بە دوای پەناهەندەیی ئەگەڕێ ئینسانی ئێمە بەشی زۆری شەرق هەتا زۆر بێشی وڵاتانی تریش سیرەکەی هەر هەمووی بەرە وڵاتانی خەربوشتیوە لە سەر ئەساسی ئەو 5 بنەمایە ئاچێ بۆەوێ ئەمە ڕەنگڕێژن ناو پەروەردەیە یعنی ڕاستیستێکیش لە ئەوروپا بە تۆ ناڵێن نانت بۆ نییە پەروەردەت بۆ نییە داو دەرمانت بۆ نییە بەزەڵێ بچۆ وڵاتی خۆت من ئەگەر لە یارمەتیم دای لەوێ یارمەتی دەیە بۆوانە یعنی مرۆڤ کوژی نییە لەسەرەوەی کە دروست تۆ نان و ئاون لێ ببڕن نان و ئاو شروتی ئەساسی ئینسانە یا مەرجەکانی پێداویستەکانی ئینسانە بامە لەسەرەوە زۆر نەڕۆم سێرەکەی لە ساڵی هەفتەیە ئازادی بیرکردنەوەی زیاتر بۆ خوێندکارە یعنی خوێندکار لە باتی ئەوەی قوتابی لە باتی ئەوەی لەسەر ئێرە عاقڵ دانیشێ نە داوای لێەکە گفتوگۆ بکە بێتە مەیدان قسە بکە لەگەڵ مامۆستاکەی خۆی و ڕاوێژ بکە لەگەڵ کەلەبەکانی تر بە معنایەکی تر کاری گروپکاری دروست بدێوانە پەیوەندی زیاتری وانەکان بە گرفتە کۆمەڵایەتەکانەوە من بە ئێستا باسم لێوە کرد بەڵام ئالەوێت چەندچی ڕەخنە ڕەخنە بە معنای عیب ناڵێن کەس وای تێ نەگا کە بە معنای عیبە ئاڵێم وانە ڕەخنە بە معنای عیبە نا ڕەخنە بنیادی پێشکەوتنی زانستە بەبێ ڕەخنە کریتیکال تینکین یاخود ڕەخنەی زانستی بەبێ ڕەخنەی زانستی چەندین ساڵی تر لە قوتابخانە و زانکۆکانە دانیشین لەسەری ئەو سەرەوە بەرهەمێکمان نابێەوەوانە تاوەکو چکە ڕەخنە ئەتا عەقڵ ئازاد نەکەی ناتوانێت ڕەخنە بگریەوەوانە ئەوروپای جیهانی قەرنی 16 لە ڕێنیسانسا و دوای سەورەی فەڕەنسی سێ شیعاری ئەساسی هەیە هەرسێکی باسی ئازادبوونی ئینسانەکە و دوایش باسی برایەتیەکە ئازادبی و برایەتی ئەگەر ئازاد نەبی ناتوانێت ڕەخنە بگری و هەموو شتیشیان کردە ڕەخنە و لە پێش هەموو شتێکشا کەنیسە بە کەنیسەیان وت یا بە مەسیحێتیان وت بچۆ ماڵەکەی خۆت بچۆ لە کەنیسە هەچ کەسێ هات عیبادەتەکە ئەیکا بەس تۆ بۆ نییە حکم لەسەر من بدەی لەبەرەوەی ئیماندارم یاخود پرۆتستانتم مەسهەبێکی ترم نازانم چیم ئەوانە بۆ نییە لەسەر من حکم بدەیوانە بەبێ ڕەخنە زۆر زەحمەتە هەم بواری پەروەردە پێشکەوێ هەم بواری فێرکردن پێشکەوێ هەم بواری پێشکەوتنی کۆمەڵایەتی پێشکەوێوانە پەروەردە و فێرکاری بوو بە دوو بەشی جیاواز ئەوانە بوون کە سنەتی ڕۆیشتن سنەتی یعنی ترادیسیۆناڵ ئەوانەی کە لەسەر دەردی کابراڵێ کە پێی ئەڵێن دیارە بەشێکی باشی تایە بیرروڕای یاخود نۆرم و عادەت و تەقالیدی باو و باپیران پرسیارێک وڵان کرد مامۆستا پرسیارێکی کرد ئایا ئێمە نەوەکانمان وەکوت خۆمان بەرهەم دەهێنینەوە هەمووتان شایەتم پێم وایە کە ئەوەی 10 ساڵ لێرە و پێش 20 ساڵ لێرە و پێش هەبوو ئێستا نۆرمێکی کەیە منداڵەکان بە شێوەیەکەن دیارە تەکنۆلۆژیای زانستی یا تەکنۆلۆژیای دیجیتال و ڕقەمسازی تەسیرێکی زۆر قورسی هەیە لەسەر مەسەلە بەڵام بەبێ ئەوەش هەروە بوو منش باپیرم پێ وتم وەختەمە نە مۆبایل هەبوو نە دیجیتاڵە بووانە باپیرم ئەیگوت ئۆ زمانی ئێمە ئاوا بوو ڕاستی کرد زمانی ئێمە شتێکی تر بووانە تیۆری ڕەخنەی و کاری یەک شتی کەم ئالێرە زیاد کردووە هەرمەوتیک دیارەوە شتێکە کابراەکەیە بە ناوی زانایەکی هینە ئەڵەمانیە ناوی نایەتە بێت ئەو هینە ئەو بنیادنەری هەرمەوتیکە هەرمەوتیک مامۆستا پرسیارێکی لەمە کرد فێربوون و پێش فێربوون لە قوتابخانەیەکی ئەم کوردستانەیە ئەو کەلیمە نووسراوە پێش فێربوون چییە یا چۆن توانی فێر یعنی فێربوون بەبێ باکگراوندێک بەبێ ئەساسیاتێک بەبێ بنەمایەک بەبێ ئەوەی من لە منداڵی لە ماڵی خۆماندا لە ساڵی 1 لە ساڵی 2 لە ساڵی 3 تەمەنما چۆنیان فێرکردن زمان دیگۆچیەڵێ ئەگەر ئێوە چەند مامۆستای تایە ئەمە من پێشنیارەکەم بە زمانی کوردی مامۆستا سعید هینی کردووە نووسیوێتی ئەوانە بەڕاستی کتێبە ڤیگۆتچی لە ساڵی 7 ڤیگۆتچی هینە 38 ساڵ ژیاوە لە سەردەمی ستالین سۆڤێتیە لە سەردەمی ستالین ئەمرێ بە 38 ساڵ ئەمرێتی ئەمرێ 3 دکتۆرایەنێ ئەمە لە ساڵی 60 شتی وا پێم وایە ئاشنابێ بۆ ئەمریکا و وڵاتانی خەرب ئەیبەن ئەڵێن شتی واش هەیە باسی زمانەکە یەکێ لە هەر کتێبە بناوبانگەکانی بەناوی بیرکردنەوە و زمانە گەورەترین کتێبە کە ئینقلابێکی گەورە کودەتایەکی گەورە شۆڕشێکی گەورە لە بواری پەروەردە و فێربوون لە وڵاتانی ئەوروپایەکە مامۆستافای هەمی تەرجمە کردو نەتەرجمە کردووە دایناوە بەڵام ئەساسیاتەکەی ڤیگۆتچی هەر بەناوی ڤیگۆتچیش دایناوە لە خەڵکی کەشتی وەرگرتووەوانە بەڕاستی خوێنمەوە زۆر نایە بە زمانی ڤیگۆتچی من دوایە مەسەلەی زمان چییە
ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین بەڵام بوونەوەرێکی خاوەن زمانی ئەوە بۆ معنای نییە پشیلە و ئاژەڵەکانی تریژ زمانێکیان نییە بەڵام ئەو زمانە نییە کە نوتقە ئێمە خاوەن نوتقین نوتق ئەو ئەساسیاتەیە کە ئەمەی ئێمەی گۆڕیوە ئەم سەرەکە چەڵی منە بەڵام دەماغی ئێمەی هەموو گۆڕیوەوان هەموو شتێکی گۆڕیوە لێرەدا و ئەمەیە ئەساسی ئەوەیە کە دروست پێشکەوتنی زانستی و هەموو پێشکەوتنەکانی تر کە بەدی هاتووە لە تەواوی دنیا و ئێستاش ئەوەی ئەساسی بێ فیزیای کوانتامە کە لە کۆبوونەوەیکی تر لێرەدا یا لە سمیناریشی تر تا ڕادەیەک هینی کرد ئیشارەی پێدرا لە بواری فیزیای کوانتام بەچی گەیشتووە ئێستا و کولی تەکنەلۆژیای زانستی بەحەت هاتووە سەر فیزیای کوانتام کە بوارێکی عەقلیشە بە هەمان شێوە یعنی بوارێک نییە بە تاقەتی تەنیا ئەگەر هین بوو ڕامگرە پێم وایە 10 دقە 20 دقە ماوە زۆر پەلاکەم پێتان ناخۆش نییە بمبورە نەگەی حەزێتانێ هەر زۆر بەجددیمە ئەگە زۆری ژوشکە کە من پێم وایە وشە قساکەم وانە محاولەکەم دەردی کابراڵێ هینە تۆزێ محاولەکەم تەرتریکەم زمانی سادەوە ئەوانە بەس پێم وایە زمانەکە هینە قابل تێگەیشتنەوەوانە فەلسەفەی پێداگۆگی ئەنەلایز شیکاری توێژینەوە توێکاری لە بواری پەروەردەیە من نازانم تا ئێستا لە کوردستانە یا لە هەتا بڵێ لە دنیای پێم وایە فارس یا وڵاتی فارس یاخود ئێران و ئەوانە توێژینەوەی تێدایەوەوانە لە دنیای عەرەبا هەش بێ زۆر کەمە چونکە بەڕاستی من زۆر دەرگیرم بە دوای سەرچاوشتی وایە ئەگەڕێم بەڵام بەداخەوە لە بواری ئەنتەرنێتا زۆر ئەگەڕێم وە لە بواری کتێبە کەمتر لە بەردەستمە لەبەرەوەی لێرە ناژیمەوانە بەڵام زۆر مهمە چ لە بواری ئەنەلایزە دوو بەشە ئەو دوو بەشە ئەوەیە بەشی چلۆنایەتی و چەندایەتی لە بواری پەروەردەیە دیارە من لە ماستەر نووسینە یا لە نامەی ماستەرەکەمە 100 شتێک لاپەڕەیە من بەحسێکی چلۆنایەتیم کردووە لەسەر شوناس ئایا لەسەر شوناس کردومە ئایا گروپبوونی کەسەکان کە خاوەن زمانی وەکو یەکن یا خاوەن باکگراود و کولتوری وەکو یەکن تا چەند کۆمەگەکا بەوەی کە ئەوان وەک گروپ خۆ بنوێن لە قوتابخانەکانە دیارە من بەشێکی بە ئیجازەی مامۆستای قوتابخانەکەش مراقبەی تەلەبەکانم کرد گروپ سازی دروستە بووانە هەبوو دیارە من لە وڵاتی نەرویجم هەبوو بە گروپ سازی هەبوو تێکەڵ بوو بەس بە گروپ سازی دوایش مقابلەی 6 تەلەبەم کرد کە دوانیان کریستیان بوون بەڵام خەڵکی وڵاتانی عەرەب بوون دوانیان ئیسلام بوون بەڵام شیعە مەزهەب بوون دوانیان ئیسلام بوون بەڵام سونی مەزهەب بوون سیانیشیان کورد بوون سیانیشیان عەرەب بوون لە وڵاتی مەغریبەوە هەتاوەکو ئەم وڵاتەی خۆمانوانە سەیرم کردشتی هاوبەش ێجگار زۆرەوەوانە جاوە ئانەلایزی چییە ئەوە توێکاری یاخود توێژینەوەی هینە چلۆنایەتی ئیترش بە تایبەتیش لە بواری زمان یا کولتور یاخود ئاین چۆن نەتوانین ئینسانەکان کۆ بکاتەوە و گروپی پێ دروستکەوەوانە ئیتر تۆ ئەبێ ئەمە بە پاشخانێکی تیۆری نەک بە پاشخانێکی تیۆری بەسەر ئەساسی تیۆریک ئەوە بدەیتە بەر باسی و لێکۆڵینەوە ئەوە شتێکە با من ئەوە زۆر باز نەکەم بەس مەبەستم لە مەسەلەی توێژینەوە و ئەنەلایز و ئەوانە بوو فۆکۆ بۆردە زۆر قسە لەسەر وشاکە لەسەر زمانەکە دیارە فۆکۆ زیاتر باسی دەسەڵاتەکە بەڵام ئەو باسی زمانەکە و باسی کولتوری کاپیتاڵی و ئەواناکە یا سەرمایی کولتوری و ئەواناکە ئەوانە یعنی دەردی کابراڵێ ئەوەی پێڵێن جیاوازی چینایەتی هەر مەسەلە دوێنێ من ئەمڕۆ بوو گوێم لە کەسێک گرت کە خۆی کرێکار بوو کوڕەوتی بابە دیارە لەگەڵ ڕێزما بووی من هەر بە پەلە جواب مایەوە کوتی کوڕە کچەم چەماڵ چی چەماڵی تیاوە هەر هەموو خەڵکی لا دێوشتی وایە جاوتم وەکەیم چییە داماوانە هەموو قۆبەسەرانە کە لە ئەنفالا تیاچوون چی فەرقێکەیە لە بینی تۆ چەمچەماڵی و کابرایەکی خۆشۆڕش لە گوندی فڵانەوە تۆ ئەمە چیت چی ئیشێکت بەم جیاوازیە هەیەوانە ئەتەوێت چی بڵێ لەسەر ئەساسی ئەم جیاکاریەوانە بۆ قوبولی ناکەی کە ئەویش چەمچەماڵیەک بۆ لەم سلێمانیە قوبولی نەکەی کە فڵانێک خەڵکی فڵانە دێیە کە عەرەبێک خەڵکی فرانە شاری عەرەبستانەوەوانە یعنی بەڕاستی ئەڵێن ئەگەر ئێمە لەم وڵاتەیە هەمومان وەک یەک سەیریەک نەکەین چاوەڕێوەش مەکەن کە سوکارەکەتان لە ئەوروپا کە لە بریتانیا و فڵان و فیسا شوێندانیشتون دەرنەکرێنە دەرەوە ئەگەر بەم گوتار و بەم عەقڵیەتەوە تەعامل لەگەڵ ئینسانی بەرامبەرمان کرد پاشان هەمومان ئینسانی چ مشکلێکەوەوان دیارە من ئەوە نامێ زۆر بچمە ناوێەوە هەرچەندە زیاتر من بواری کۆمەڵایەتی بازەکەم وەک لەوەی بەهری پەروەردەی باز بکەم بەس پێم وایە هینە
پەیوەندێکی زۆری پێوەی هەیەوانە بچمە لاپەڕەی چوار هێشتا نەچوو باوکە ئەچمە لاپەڕەی چوار بە کۆمەڵایەتیکردنەوە چکە لەوێ ئاتوانم زۆر هین باز لێەوە کە فێربوون چییە وتماچیا ڕکنی ئەزاسی ئەوانە وتنەوە فێربوون پەروەردا و ئەوی کەشیان وتم چییە ئەوی سێنێ وازم لێنە خۆمی کۆمەڵایەتی بوون دەسە خۆش بێ سپاس فێربوون چییە لە هەندێک لەم کتێبانە من ئەمە وەرگرتووەوانە یانی وەرگرتن فێربوون ناکرێت هەبێ گەر پەروەردە و بە کۆمەڵایەتی بوون نەبێ هەر ئەو عەسکەریە بوو کە من باسم لێەوە کردووانە بەواتایشی تر فێربوون ینی گۆڕانکاری لە ئینسانەوە بوونەوەرێکی کۆمەڵایەتی لە ناو فێربووندا چوار مەدرسە هەیە لە بواری تاریخیەوە یەکێکیان ڕەفتارگەرایە بیهۆڤەریزمە کە ئاکار و ڕەفتار ئەکاتە ئاساس و نیوەی یەکەمی سەدەی 20 لە وڵاتی ئێمەشا و لە وڵاتی ئەوروپاشە هەرەوە بۆ تا ئێستاش ماوەتەوە وروژاندن و وەڵامدانەوە و پێم وایە لە ناو ڕەفتارگەراییە بافلۆف ئەو پیاوەی کە هینە ڕووسیە باسی سەگەکەیەکە کە خواردنی بۆ بە و چۆن لیک لە دەمیەتە دەرەوەوانە ئەساسی تیۆری بیهۆڤەریزم پێش ئەوەش هەیە بەڵام بافلۆف تیۆریزەیەکاوەوانە پاشان لەسەر ئەساسیەوە پاداش لەوەیە کە خواردن بدا بە سەگەکە و دوایش ئەگەر سزادان هەبێەوەی خواردنی بۆ نەباو چه وەزعێکی نەفسی و سایکۆلۆژی وانەی بۆ پێکرێ کولی ئەمە کە شتێکی ئەوە ئەنالایزیە کراوە شتێکی شیکاریە بەڵام تەجریبیە و لەسەر ئاژاڵ و زۆربەی شت لەسەر ئاژاڵ هین کراوە تاقی کراوەتەوە بە تایبەتی لە 50 ساڵی سەرەتای یەکەم ئیتر باسی لەوەکە لە قوتابخانە شەهرە بە هەمان شێوەیە سزای بدە لەبەرەوەی خراپی کردووە پاداشتیش بکە چکولێتێکی بەرێ یا نمرەی بۆ دانێ یا چەبڵێکی بۆ لێدەن لە ناو مەکتەبە ئەوە ئەساسی ڕەفتارگەرایە عەقڵگرایی دەرگیر و فۆکسکردنە لەسەر ئەساسی عەقڵ و لەسەر ئەساسی پێم وایە بڕێک تیکراکردنی وەیەکە لەوە پێش باسم کرد لە کاتی فێربووندا دراسەکردنی هەستەوەرەکانە ئەساسێتەکە ئەوەیە قابلیەتی لە بەرکردنی ئینسان لەباری دەماخی یا لەباری مێشک و ئەو نەرڤانە یاخود ئەو هەستەوەرانەی کە پێوەی بەستراوەتەوە سایکۆلۆژێتی بیر و هۆش و زیاتر ساڵەکانی هەفتایە لەوانەیە ئەو ساڵانەی من زۆرتر لەگەڵ ئەوروپا بێتەوە نەک لەگەڵ ئێرە بێتەوەوانە و لەوانەیە بەشێکی زۆری ئەمانە لە وڵاتی ئێرەشدا و لە ئەوروپاشدا هەر ئێستا پیادە بکرێت بەڵام بنیاد ئێستا لە وڵاتی ئەوروپادا لە ڕاستیە نقطەی 3-4 نەیەک و دووە کە بنیادگەرایی کە کۆنستروکتیڤیزمە بنیادگەرایەکان لەسەر ئەساسی کۆنستروکتوری کۆمەڵایەتی لەسەر ئەو بنیادە کۆمەڵایەتیە باسی لێوەکان زانیاری پاکێجێکی پێچراوە و حازر نییە شتێکی جوانە سەرەکەی گۆڕانکاری دێ لەسەر ئەساسی عەقڵگەرایی و ئیتر دەماغ پڕکە و بیشێ لەو ئەم دیودی بکە بۆی شتێک بداتە دەرەوە بەڵام لە میانە باسی لێوەکە کە پاکێجێکی حاسر نییە بەڵکو لە تەجربەکانی ناو کۆمەلگایە جۆندێوی پیاژێ هاوشانی جۆندێوی پیاژێ ڤیگۆتسکی سێ ئەساسی یا سێ ڕکنی ئەساسی پەروەردە و فێربوونە لە دنیادا بە تایبەتی لە دنیای غەرب یا دنیای ڕۆژئاوادا و پێم وایە لێرەش عینیشی دەبێ وجودیەتی هەبێ بەس من نازانم تا چەند لە کۆلێژەکانی پێگاندنی مامۆستایانە باسی پیاژێ و هی نەکرێ پیاژێ جۆندێوی یاخود ڤیگۆتسکی یەکرێوەوانە تا ئێستا من شارەزانیم لەو مەسەلای هیچ نازانم جیاوازیان هەیە هەر یەکە لەوانە جیاوازی هەیە بۆ نمونە پیاژێ لەگەڵ ڤیگۆتسکی چەندین جیاوازی گەورەی تێدایەوەوانە هەرچەنە هاوشانی یەکن بەحسێک لە دراسەکانیان تەکمیلەکردنی یەکە بەڵام پیاژێ زۆرتر هەستەکەم فەردانیەتە وەک لەوەی کۆمەڵی بێ یا سۆسیۆ بێ کە شتێکی کۆمەڵایەتیە سۆسیۆکولتوری ئەوەی بە تاقی تەنیا پێوەی بناسرێ پیاژێشی تێدایە بەڵام ڤیگۆتسکیە هەروەکوتم ئەو کتێبەیە من بەڕاستی پێم خۆشە ئەمە لە لانی کەم لە زانست و زانستگاکاندا لە زانکۆکاندا بخوێندرێ و ئەگەر پێم وانێ بە 4-5 شتێکی لەو بابەتەیەوانە هەچ کەس بیخوێنێ و تااقەتی خوێندنەوەی هەبێ شتێکی لێ بخوێنێتەوە زۆر شتی چاکە گەشەی کۆگنێتیڤی لای ناو سۆسیۆکولتوریە دیارە من زۆر بینە پێداگری لەسەرەکەموانە و بەڕاستی زۆر مرتاحم بە ڤیگۆتسکی و لە ساڵی پێم وایە 2004ەوە ناویم بیستوانەی زانوانە گەشەی دیارە لە هینە لە های سکوڵ لە زانکۆیە پێی ئاشنا بوو نەک لە دەرەوەیەوەدا گەشەی کۆگنێتیڤی لای منداڵ لە مەیانەی بەرکەوتی کۆمەڵایەتی لێرەدا زمان پڕبایەخە لای ڤیگۆتسکی زمان مهمە لای کەس زمان هێندە مهمە
خۆتان دیقەت بگرن هەر ئەموو ئەوانەی منداڵیان هەیە ڕجاکەم واز لە مۆبایل بێنن ڕۆژی سەعاتێ 2 ساعت هەر لە خۆتەوە قسە بکە لەگەڵ منداڵ چی بەعقڵایە چی شووری کە ئیزانی لەگەڵی بڕێوانە بزانە منداڵەکە چی بزانە ئەوە باشترەیە ئەمەی کە ئەم هینە دیارە هەموو ماوامە لێ هاتووە بەژن و پیا و گەنج و پیر و دەردی کارداڵێ مناڵ و هەر هەمومان بۆی مناڵەکەمان ژیر کەم خۆم سەیری یوتیوب کەم بۆی منداڵەکەم ژیر کەم مۆبایلێکێکە بەدەست ئەوی ژیرەکەم و خۆشم ژیرەکەم لەلایەوە ئەم ژیرکردنە زۆر خراپە قسەکردن و قسەکردن یعنی بەرەمهێنانی عەقڵ یعنی تەقویەتکردنی ئەوەی تۆ پرسیار لە یەکێکەکەی هەتاوەکو پێی بێ قسەهین ببڕێ سەیرەکەی خۆشحاڵی لای تۆ دروستەکە لەسەر شتێکی دیاری کراوە لەسەر واقعەیەک حادیسەیەک کە لەوێدا ڕوەداوانە تا ئەو جێگایی بەوردی بۆ چیکەنەوە خۆشیەدا بنەش پێرێ لەسەر چنار بوو بە ئەوەش ناوچێشتە پێرێ لەسەر چنار بووم دابەزیم لە سیارەکەم کەسێکی بەتەمەن لەم لانگروزانە دابەزی و هەچی خۆڵەکە بوو لە سیارەکەی فڕیدا و ئاوە بە شەقی خستێژێنەوە خوای من تۆ کردی مرورێک هات و پۆلیسێکی مرور هات و لەوا وەستان بڕوا ناکەمەوە چاودێری ژینگەی بوو هات و وتی قوربان وتی وتی ئەوە یا ئەبێ من هەڵیگرم یا بێ خۆت هەڵیگری زۆر جوانی من مومات و ڕابوو من نیازمە بوو سیارەکەم پێوە من چ مەسەی تێگەی لە تەمەنی شتێک لە من کەمتر بوو 5 ساڵ بەڵام مرورەکە تەسەورەکەم 30 ساڵ شتی وا بوو یاخود پۆلیسی مرورەکە پۆلیسی هاتووانە وتی یا من هەڵێگرم یا تۆ هەڵیەگری یا پیرێکی کەیە کە ژینگە پارێزە یاخود ئەو کارگوزارە یا ئەبێ ئەوە هەڵیگرێ ڕێک پێچیایە قسەوە نەسا ئەمە خۆشحاڵیە لەم کۆمەلگایە کە ڕوو بداوانە بچۆ کەرکوو بزان چ وەزێک من ناڵم دەردی کابراڵەیە بەڵام وشیاری ژینگەیی زۆر مهمە و ئێستا بەستراوەتەوە بە سۆسیۆکولتوریەلەوە یاخود بەوەی کە ژینگە لەناو ئێمە چی گرنگێکی هەیە و بە تایبەتیش لەسەر فیزیای کوانتامەوە پێشکەوتنەی کە هەیە ڕۆژ بە ڕۆژ هەمومان حەز دەکەین نەوەکانمان لە خۆشییا بژین بۆی نەوەکانمان لە خۆشییا بژین قسەیان زۆر لەگەڵ بکەن بۆی لە قوتابخانە ئازابن و ئازادیان بکەن و لە عینی کاتشە پیان بڵێن کە ژینگە بپارێزن چونکە ئەم ژینگەیە ڕۆژ بە ڕۆژ وێرانە بێ سواری تارە بن بفرن بە ئاسمانە بزانن سلێمانی و هەموو شارەکانی ئەم دنیاە کوتلەیەکی کۆنکریەتەوە بەم عەرزانە هەچی باخچەکانە وێرانی یەکەی کردومانە بەم بەزم و ڕزمێکی ئێستا هەمانە ئەی باشە 100 ساڵی کە چی لێ دێ 1000 ساڵی کە چی لێ دێوان والحاڵ دیارە حرەکەتێککە هەیە توێژینەوەکان لەباری کولتوریدا لە کتێبێکە لەم کتێبانە بەشێکی بە ئەپستمۆلۆژی و بەشێکی بە ئەنتۆلۆژی دەرزنیشان کردووە ئەنتۆلۆژی بەو معنایی وجودی یعنی ئەو پەیوەندیانەیە کە لە بینی ئینسانەکاندا هەیە لە بواری پەروەردەیە بەڵام شەر نییە لە بواری زانست دەست و شتێکانە ئەنتۆلۆژی پەیوەندەکانی ئینسانی بێ نەخێوان نیە ئەنتۆلۆژی بوونە من باسی پەروەردە و هینەکەم باسی پەروەردە و کۆمەلگاکەم ئەنتۆلۆژی بە معنای ئەو دیاردانەیە کە لەناو ئینسانەکان هەیە هەر هەموو قسە لەسەر دیاردەکانەکەین جا بە نێگەتیڤ باس بکەین بە پۆزیتیڤ باس بکەینەوەوانە و دەکرێت هەردووشیان تێکەڵکەینەوەوانە ئەم دیاردانە ئەساسی ڕەوتی گۆڕانکاری و پێشخستن و دواخستنی کۆمەلگانی 5 دقیقە من ئێستا هەڵیە بڕوچێن ئەپستۆمۆلۆژی جانب بە معریفەکەیەتی وەیە کە تۆ تۆژینەوە و تۆکاری و شتی زانستی بکەی ئەوانە معریفەیەک بەدەستێنی معریفە ئەو ئەنجامی توێکاری توێژینەوەیە کە پێ دەڵێ بڵێ ئاوا بکەی باشتر ئەوە بکەی هەموو ئەوروپا لە هەموو بوارێکی دیاری کراوە تەنانەت لە پاجوەشنای لە تەوروەشاندن بۆ ئیدارێک بکڕێتەوە ئایا تەورەکە تیژ بێ دەمەکەی پام بێ کلکەکەی درێژ بێ کلکەکەی بەقووەت بێ عەزەڵاتی کابرای تەوروبشێن بەقووەت بێوانە بۆی بتوانین دارەکە باش ببڕێتەوە ئەمە توێژینەوەی لەسەرەکرێ ئەجا چ بای پەروەردە و زانست و نازانی چیوانە بۆیە بەڕاستی پەروەردە و فێرکاری زۆر مهمە ئەرستۆ سێگوچکەیەکی هەیە با من نێمە سەر ئەوە لەوانەیە یەکشتی ئامانجەکانی خوێندن بەلامەوە مهم بێ ئەمە نەرویجیە کە پێتان باش بڵێ خراپە یەکەم شت ئەڵێ ئامانج لە خوێندن یا ئامانجەکانی خوێندن چییە یەکەم بەها ئەو بەهانەی کە پێی ئەڵێن ئەم نەوەی نوێە لە نەوەی کۆنفێر دەبێ یاخود بەها ئینسانیەکان ئەو زیاترمان بەسی بەها ئینسانیەکان فرەی کۆمەڵایەتی کولتوری و دامەزراندنی ئایدنتیتی کە ئاکاتە شوناس ئەوی تریان بیرکردنەوەی ڕەخنەی هەر ساڵە هاتوۆتە ناو خوێندنی نەرویجۆ ئێستاش مامۆستا نایکا بە مەنهەج ئەیکا بە بیرۆکە مەنهەج جیایە و بیرۆکە جیایە من یەکێک لە ڕەخنەکانم لەوێ ئەوەیە مەنهەج نییە
کە غەڵەتە ئیلا بێ بکرێتە منهەج نەکرێتە منهەج چکە ئازادێکی باش لەوێ هەیە کە ئینسان بتوانێت بە ئارەزووی تا ئەو جێگایی هەردوو قاچەکانیشی هێنێتەوێتە لە بەو مامۆستاش نابێ قەڵز بێ دیارە مە قەڵزە بیرکردنەوەی ڕخنەیی برەودان بەداهێنان و لێکۆڕینەوە کە زۆر میمە و لە قوتابخانەکانی ئێرەدا دیومە شتم دیوە لە مەقە باشە دروست دەکەنەوەوانە فڕۆکە و پەروانە و نازانم چیوانە ئەوە هەمووی بەهرەی ئینسانەکاتەوە هین پێداگری لە پارێزگاری ژینگەیی زۆر ژینگەمان نەپارێزین ئیتر 50 ساڵی داهاتوو 10 ساڵی داهاتوو 100 ساڵی داهاتوو وێرانکاریمان کردووە نایلۆن ئینتاجی نایلۆن و پلاستیک گێجگار زۆرە دیموکراتیەت و دەخالەتگەری یعنی بەو معنایی کە تۆ ئینسانێکی سربەخۆی بەڵام ئازادی بەڵام دەخالەتگەری وەک ئینسانی ئازادی مافت هەیە بەڵام ئیلتزاماتیشی لەسرە کە دەخالەتگەربی لە هەموو بوونیەکانی کۆمەلگایە ئەمە شتێکە ئەگە حەستان لێ بوو بە ئینگلیزی هەیە ئەوە created چۆن نەتوانیش دروستکەی کە لە سەری سەرەوەیە ئەوە بلوم تەکسامۆنیە ئەوە بلوم دایڕشتووەوانە بلوم دوشتی زۆر مهمە لە بواری زمانیشە و لە بواری ئەمەشە وەختی خۆی ئەو created کە ئەبێتە پێژەی بلوم بەس بلوم خۆی داهێنانی بلومیشە بلوم و هاوڕێیەکی کەی زۆر شتیان نووسیوە زۆر کنیا کردەوە بەڵام دوو پەیژەی وەکو ماسۆس دوو پەیژەی مهمیان داهێناوەوانە ئەوە شت هەیە ریمەمبەر یعنی کە من دەرس بە تەلەبەیە گەڵێم دارای فێرەکەم ئەبێ لێ پرسم دارا چیە لێ لە باری زمانەکە نازانێت بنووسی بڵێن دارا لای تەلەبەکە چیە لێنێوان بۆی دارا زیندووکم لای ئەو ئایا دارا شەواڵ لە پێیە کوڵەباری لە بەرایە شۆرتێکی لە پیا دیارە من لای من بە مناڵی من قەت نەبوومە دارا لەبەرەوەی دارا شۆرتێک و ئەو تیشێتیش لە بەرا بوو من شەڕاڵێکی شەڕ و دوو کونی تیا بووەوانە لەبەرەوەی من دارا نەبووم من نەمتوانی دارا ببێم منش نەبوومە دارا مەبەستم چییە ئەوە وەک نمونەیەگە هێنمەوە وەکو ئەوەی ناهێنمەوە کەەوە خراپە یا چاکەوەوانە دیارە زۆر چاکیشە نەخراپە دوایی ئەندەرستاندینگ دوایی ئەپلای بەکارهێنانی ئەوەی کە هەیە ئەنەلایزەکردنی دوای ئیڤۆلیشن ئەبێتە چی لە زمانی کوردیدا هەڵسەنگاندن ڕەحمەت لە باوکو دایک لە هەمووتان هەڵسەنگاندنی بۆکەی دوایی ئەگەر شتێک هەبێ کرێتر بواری کرێتی زۆر تەسکە بواری ڕیمەمبەر زۆر پانە بوونی کۆمەڵایەتی ئینسانە خوارەوە گەلێک پانە سەرەوە گەلێک تیژە زۆر سپاسان دەکەم هیلاکم کردن سپاس بۆ جۆگرت لە ڕاستیە کۆمەڵێک سەرقەڵەمی گرنگ بوون ئەوەی خستە ڕوو بەڵام لەگەڵ ئەوەی لێبوردن ماکە ئەڵێم زیاتر کۆلاجکاری بوو من کەمتر ڕەبتم بینی لە بینی بابەتەکانە کۆمەڵێک بابەتی جیاجیا بوون ئەکرێ هەریەکەیان وەرتر قسەی لەسەر بکرێت سەبارەت بە فێربوون و فێرکردن هیچیان ئەم دوانە نەباشن نەخراپن هەریەکەیان تایبەتمەندی خۆی هەیە من ئەم تێبینی لەسەر قسەیەکی جەناب دەکەم کە وتت من فێربوونم پێ باشترە لە فێرکردن ڕەنگە من و مامۆستاجیاریش شتێکی لەم بابەتە لە نێوانمانە هەبێ من زۆر بە کورتی ئەڵێم فێرکردن بریتیە لە گواستنەوەی زانست و زانیاری لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە کاتێکی دیاری کراوە لەسەر بابەتێکی دیاری کراوە بەڵام فێربوون بریتیە لە گۆڕینی ڕەفتار ئەم دوانە هەردووکیان تایبەتمەندی خۆیانێ هیچ یەکێکیان نەباشترە نەخراپترە ناتوانین بڵێین فێربوون باشترە لە فێرکردن چونکە مەرج نییە ئیلا مامۆستا بێت ئەو گواستنەوەیە ئەکرێت لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیەوە بێت ئەکرێت یەکێک لە کتێبێکەوە ئەبێتە سەرچاوی فێرکردنی بۆیە فێربوون بەدیلی نییە فێرکردنیش بەدیلی نییە ئەگەر ئێمە پێمان وا بێت بۆ نمونە من بە مناڵەکەم بەڵێم ڕۆڵە درۆ مەکە هەتا ئێرە فێرکردنە ئەگەر بینی مناڵەکەم ڕەفتاری هەڵسوکەوتی لە زیاتیەوەی درۆکە بوو بە کەسێکی ڕاستگۆ اینجا بوو بە فێربوو اینجاکە واتە ڕەفتاری گۆڕانی بەسەراهات ئەلێرەیە فێرکردن خراپ نەبوو و هاوشێوەی فێربوونیش نەبوو فێربوون گۆڕین ڕەفتارەکەی فێرکردنەکە گواستنەوەی زانیاریەکە بوو اینجا مەرجیە مامۆستا بێت من پێم وایە پرۆسەی پەروەردە و فێرکردنی ئەمە کێشەی گەورەی ئەوەیە هەتا فێرکردن هەیە فێربوون ڕوو نادا ئەمە کێشەیەکی گەورەیە بەڵام ئەگەر پێمان وابێ فێرکردن خراپە ئەمە هەڵەیە فێرکردن باشە بە مەرجێ بە ڕێگا زانستێکەی بێت باسی قوتابخانەت کرد لە ڕاستیە گواستنەوەی پەروەردە
لە خێزانەوە بۆ دام و دەستگا دینیەکان دوجاریش بۆ دام و دەستگا زانستیە فەرمیەکان گۆڕانکاریی زۆر گەورە بوو نەوەی بوو بەڵام قوتابخانەش بێ کێشە نییە لەناو پەروەردەی هاوچەرخە هەتا ئێستاکە قوتابخانە کێشەیەکی ئەجگار زۆرە بۆ هۆکاری ئەوەی کە فێرخواز ئاسوودە نیە لە قوتابخانە ئەمە لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایشە هەیە ئەگەرچی لەوەیە لە ڕۆژ ئاوا جەنابتان شایەتی حاڵن لەوێ هەموو پێداویستێکی فێرکردن و فێربوون و خوێندن و ئەوانە ئامادەیە ینی ئامادە باشی هەیە لە قوتابخانەکەم بەڵام هێشتا فێرخواز ئاسوودە نیە هۆکارەکەی زۆرە دیارترینیانەوەیە کۆمەڵێک پرۆگرامی سەپێنرا و بەسەر قوتابیەکەیە سەپێنرێت و دوجاریش تاقیکردنەوەیە جۆرێک لە قەیدوبەندی تایە ئەمانە وای کردووە قوتابخانەش هەتا ئێستا بێکێشە نییە بۆیە قوتابخانە ئەمە جگەل لەوەیشی کە باست کردوتە قوتابخانە بینێکی ئەوروپیە لە ڕاستیە قوتابخانەش سەرچاوەکەی هەر بۆ ڕۆژەڵات دەگەڕێتەوە دید و تێڕوانینە فەلسەفی پەروەردەی و سیاسەکانی کۆنفۆشیۆس سەرچاوەیەکی گرنگ بوون بۆی قوتابخانە بەو شێوەی لێدا بمەزرێت ئەگەرچی یەکەم قوتابخانە ڕەنگە هەڵە نەبین بڵێن ئەکادیمیەکەی ئەفڵاتون بوو دوای لەوێ سیمپۆزیۆمێکیان کرد کە بریتە لە خوانێک یا سفرێک لە دەوری یەکتری کووەبوونەوە و لەوێ تێڕوانینە فکری فەلسەفیەکانیان تاوتوێ ئەکرد ڕەنگە یەکەم قوتابخانە بە شێوە ڕسمەکەی ئەوەی ئەفڵاتون بێت جیاوازی نێوان ڤیگۆتیسکی و پیاجێ هەردووکیان زۆرن بە تایبەت لە بواری فێرکردنە پیاجێ جەخت لەسەر گەشەی جەستەی ئەکاتەوە هەتا وەکو ئەندامەکان پێنەگەن ناتوانێت کار و فەرمان ڕایی بکە بۆ نمونە مناڵێک هەتا وەکو لە ڕووی جەستەیەوە نەتوانێت لەسەر قاچەکانی ڕابوەستێت تۆ ناتوانانی فەرمانی پێ بکەی بڵێ بە پێ ڕێ بکە هەتا وەکو عەقڵی گەشە نەکات ناتوانێت لە چەمکە جیاجیەکان تێبگات بۆ نمونە بۆ بڵین پیاجێ جۆرێک لە قاڵببەندی داناوە بۆ فێربوون بەڵام ڤیگۆتیسکی هاتووە ئەڵێت ئەو قاڵببەندی تێکشکانوە من هیوادارم غەڵەت لە جەنابەت تێنەگەیشت پێم وابوو جەنابەت غەڵەتە تۆ ڤیگۆتیسکی جەخت لەسەر ژینگەی کۆمەڵایەتی ئەکات یا ژینگەی فێرکردن ڤیگۆتیسکی ئەڵێت ئێمە ئەتوانین ژینگەی فێرکردن دەوڵەمەند بکەین ئەو کاتە ئەو ڕیزبەندی وا پیاجێ دایناوە تێکی ئەشکێنین بۆ نمونە ئێمە پێمان وایە مناڵ لە 6 ساڵیە ئەتوانێت بچێتە قوتابخانە ڤیگۆتیسکی ئەڵێ ئەگەر ژینگەی قوتابخانە دەوڵەمەند کرد ئەتوانی لە 5 ساڵیشدا بینێتە قوتابخانە و ئەوەی لە 6 ساڵیە فێرە بێ مناڵ ئەتوانی لە 5 ساڵیشدا فێر بێت زۆری هەیە جیاوازەکانی ئەجگار زۆرن تێڕوانینی هەردووکیان جێی بایەخە لە ڕاستیە هیچ یەکێکیان لەوی تران نەباشترە نەخراپترە بەسەرچاوبوون بوو تەنیا ئاخێشت بەها کەوتە بەها ئینسانەکان بەها هەمووی ئینسانیە هیچ شتێکمانە ناوی بەهای نائینسانی بێت زۆر سپاس بۆ هەموو داوای لێبوردنەکەم زۆرم بوو بەس من چەند ملاحەزەیەکی کورتم هەیە وەکو دەڵێ لە ڕووی بنەمایەکانەوە یەکەمیانەوەیە کە تایتڵی سەرکی بابەتەکە پێداگۆگی چییە و پێداگۆگ کێیە تەواوی ئەو مۆزوعانەی باسکرا بەشی یەکەم بوو بەشی دووهەمی پێداگۆگ کێیە ئەمە ئەو پرسیارە سەرەکیەیە کە ئێستا لەناو دنیای پەروەردەی ئێمەیە بە شێوەیەکی بەردەوام موجودی هەیە چیان ئەو کەسانەی دەتوانن ئەم پرەنسیپانەی ناو پێداگۆگی بەرەو ناو مؤسساتە پەروەردەیەکانی ئێمەوە ئەو کەسانێک ئێمە بە عنوانی مامۆستا بە نوعی عنوانی کادری پەروەردەی ئەمانە تا چەند دەبێت بە پێداگۆگ لە حقیقەتە من لە سیمینارەکە و لە هیچ بەشێکیە ئەم صفەتی خەسڵەت و تایبەتمەندیانە کە مەفروزە لە کەسی پێداگۆگە هابی ئەوم نەبینی دوم نقطە ئەوەیە هەموو ئەو مۆزوعانەی کە باس کرا بەڕاستی هەرێکان بۆ جیاوەکو مەقطعێکی دیاریکرا و وەرگەی مۆزوعی گرنگن مۆزوعی جدین بەڕاستی بەڵام وحدەیەکی منهەجی کە کۆی مۆزوعەکە لەژێر یەک تایتڵی سەرەکییا کۆ بکاتەوە کە پێداگۆگی چیە و پێداگۆگیە ئەم چوارچێوە منهەجیە لەو ئیشایە لانیکەم لەو پاورپۆینتی ئێمە بینیمان نەبوو بەقەت ئەوەی کە هێنانی کۆمەڵێک مۆزوعاتی جیاواز بوو لەسەر فێرکردن طریقەی فێرکردن فەلسەفەی پرەنسیپەکان دیسپلینەکان بەهاکان کۆمەڵێک شتی لەم شێوەیە خرا بۆ نەوە مۆزوعەکەوە کە هێڵێکی سەرەکی مەفروزە چوارچێوەیەکی منهەجی بێ بۆ هەر ئیشێکە بنەمایەکی ئەکادمی هەبێ و بتوانێت مەسەجێک بە محەدەدی بگەێنێ هەبێ من مەلانێکم بە تەقیمی من نەمبینی نقطەی سێهەم کە بەلای منەوە گرنگە ئەویش ئەوەیە بۆ ئەمڕۆی فەزای پەروەردە لە هەرێمی کوردستانی عێراقا ئێمە پێویستمان بە چ جۆرێک لە پەروەردە هەیە کامانن ئەو بنەمە ئەساسیانی کە ئەمانوێ بیکەین من شخصی خۆم بە بڕوای من یەکێک لە شتە هەرە ئەساسەکان ناو پەروەردەی کوردستانە ئەوەیە کە پەروەردە نەماوە بەقەت ئەوەی تەواوی شتەکان تەحویل بووە بۆ فێرکردن کە لە کەوانەکە بێگومان فێرکردن و فێربوونیش
ئشکالەتی خۆی هەیە بەڵام پەروەدا بۆ معنایە کە دەوڵات حکوومەت قوارەی سیاسی خاوەنی فەلسەفەیەکی پەروەردەی بێ و ئەم فەلسەفە پەروەردەیە لە ڕۆژەوە هەتا زانکۆ ئینسان لەسەری پەروەردە بکرێ وجدان لەسەری دروست بکرێ کەسێتی و ڕوئیە و عقلانیەتی ئینسان لەسەری پەروەردە بکرێ ئەمە وجودی نەماوە کە ئەمە وجودی نەماوە دنیایەک فەراق لەناو مؤسساتی پەروەردەیە دروست بووە بەشێکی خطابی دینی پڕیەکاتەوە بەشێک خطابی حیزبی و سیاسی پڕیەکاتەوە بەشێک خطابی ئایدۆلۆژی ئەم لەولای دنیا پڕیەکاتەوە کە هەر هەمووی لە نەتیجە بریتێن لە تەشویحکردنی شخصیەت و تەشویحکردنی فکری ئینسانی کرد. زۆر سپاس بۆ جەناب وەربژین. ڕخنەکرد و ڕخنە قوبوڵکردن دیارە بۆ ئاراستەوە دانیشتویت کە ئێمەش قسە بکەین. مامۆسای بەڕێز بابەتەکەی و خوێندنەوەی بوو بۆ کتێبێ عرضی کتێبێک بۆکو خۆت وتە هەڵە پڕۆکان هەر قسەکەی جەنابتۆ خۆی نەخڵیەکەم ئەگینا لەم بەڕێزانە بپرسە ئادەی پیداگۆجیا یعنی چی یەک کەس توانی پێناسەیەکی دەقیقم بۆ بکاو لە جەنابتی وەرگرتە بێ تۆ حەقتە بڵێ بە من قەرزاری داوەتێکی باشە بکەم باشە مامۆستا جیهاد کۆمەڵە پرسیاری دروست کرد لە بیدایەتە وەڵام یەک پرسیارم لە دۆزیەوە بن ئایا ئەی باشە پەروەردە عەلی لای تۆ چی زۆر مەسەلەی پەروەردەت برد پەروەردەت هێنا بەڵام من نەگەیشتمە ئەوەی بزانم پەروەردەی یعنی چی علمەن لەوانەیە من یەکێک لەو کەسانی 6 سەعات پیداگۆجیان خوێندەوە بۆ کاتی لەقەبی علمی ئەوە نەبێ کە سێرجم بۆ نەکردبێ و کە هاتووم بۆ ئێرەش بۆی گەڕاوم ئەم کەلیمە لە یۆنانی کۆنا چۆن بەکار هاتووە تا ئێستا چۆن بەکار هاتووە ئەخیر سلایدت هەرچەنە بابڕم پێ بکە ئێستا ئەو پەروەردەی کە ئەڵێن لە کوردستانە خراپە زۆر باشە وەڵڵاهی دەیان مامۆستا هەیە من ئەچم بۆی سەیرەکەم دەرسێکی بۆ ئەڵێتەوە تعلیمی تێپەڕاندووە تعلیمیشی تێپەڕاندوو بە تەدریب بێڵێتەوە یعنی ئێستا بڕۆ هەندێوانە سەیرەکەیت ئەو مامۆستایە چه حرەکاتێک چه ئامادەکاردنیەک یعنی بچووکتریشت مامۆستا ئەو جەنابەت ئەو بابەتە بۆرد بێمە ئامادەکردبوو توانی بەس بیکەی بە پاوەڕپێتێک و بەسەری ئەو بە جوانتە پێشکەشی ئێمەی بکەیت یعنی یەک تۆز کاری کیلانی بیویستایە لەبەر من ئەخیرم چاوەڕێم ئەکرد چونکە پیداگۆجیا یەکێ لە خاڵ ئەساسیەکانی ئەوەیە دیاریکردنی ئامانج لەم بابەتە من لە کۆتایە تاوەقۆی ئەوەمە کرد پێمان بڵی ئامانجی من ئەوەتان پێ بگەێنم بە قورئان ئەوەشم دەست نەکەوت ئەی لەبەرەوە لەوانەیە پەلەپەلێ بە ئیشەکە و هەبوو بێسەردێکی تاریخی جوانت کرد بەس وەکو ئەوقی بابەتەکە بەڕاستی بەدیمان نەکرد هیوادارم ئێستا لەم ئەخیرەشار پێمان بڵێ پیداگۆچی یعنی چی پەروەردە یعنی چی ئەوانە خراپنی ڕێز و حورمەتمێ بۆ هەموو لای دەستی باسی خۆش بێ سەرنج بدەن لەژێ پێداگۆگیەکەیان من نووسی بووم یەکەم شتێکە نووسی بووم پەروەردە بوو دوایی وانەوتنەوە و فێرکردن یا فێربوون بوو سێهەمیشیان بە کۆمەڵایەتی بوون ئەمە ئەساسیاتی پێداگۆگیە ئەنجا دەردی کابراڵێ من نەتوانم تعریفێ لەسەر ئەو مەسەلە بە تایبەتی بۆ دکتۆر ئەرسەلان و ئەوانە ئەی من لەکەی و باسی چیەکەم ئەڵێم مامۆستا وەزیفەکەی ئەوە نییە فێر بکە مەزیفەکەی ئەوەیە چۆن بتوان یارمەتی بدا فێر ببێ سازۆرێکی بە فێربوون فێرکردن دەمەوانە یعنی بە معنایشتر داوای لێبوردنەکەم من ئێوە بە تەلەبەی خۆم نازانم و خۆم لە هەموو کەسێک بە کەمتر و بچووکترە زانمەوانە بەڵام قسە لەسەر ئەوەیە خۆ دەتوانانی استنتاجی چی بکەیت و چی نەکەیتوانە ڕاستە من قەڵەم یا پەنجەم خستۆتە سەر یەکێک لە هەمویان وانە بەڵام پێداگۆگی بەڵێ ئەومە هینە ئەو سنترالی پەروەردە و فێربوونە کە هەردووچیان لە خۆ دەگرێت کە لێرەدا ئەو دوانە ئاگرێ بەڵام لە ڕاستیدا کۆمەڵایەتی بوونیش بەشێکە لەوە بەبێ کۆمەڵایەتی بوون بەبێ ئەوەی کە تۆ ئەو ئینسانە وەک ئینسان یاخود ئەو منداڵە مەبەستم ئینسان مناڵەکەیە ئەو منداڵە وەک ئینسانێکی سربەخۆ و ئازاد چاو لێ بکەی زەحمەتە ئەو نیزامە پۆلیسی کە تۆ ئیشارەت پێدا تا ڕادەیە هەرچەند گوت پۆلیسی بەڵام نیزامی پۆلیسی وە ترس و یەک ئەساسی ترین شت ئەوەیە کە تۆ بتوانیت دڵنیایی بدەیت بە منداڵ پێشەوەی بێتە سەر ئەو کورسیە و نەترسێت لەوەی ئەو 4 ساعت و 6 ساعتە کە لە قوتابخانەیە ئەوە ئەساسیاتی فێربوونە قسە لەسەر فێربوون و فێرکردن بکرێەوەوانە بەڕێ من ئێستاش دەڵم فێربوون نەک فێرکردنەوەوانە یعنی پێتان وایە لە هیچ کلاسێکە بۆ کلاسانی کە منج لێم خوێندەوە پێش منج لێ خوێندراوە ئێوەش لەتان خوێندووە هەرێکەمان نەبووین بە شتێ مامۆستا ئاینیشتی پێ نەوتین بە هەموو ئەگەر فێرکردنە بە هەمومان وەکو شتێک هەموو کردێتێ دەماخی هەمومانەوە یەک ئایا ئەوە منم لە باری دیالەکتیکیەوە دیالەکتی جەدەلەوە بەرخوردم یاخود
هینم کردووە بەرکەوتم کردووە لەسەر لەگەڵ زانیاریەک دوایی لەگەڵ زانستێکی دیاریکرا و ئیسنتاجێکی دیاریکراوم لێ کردووە ئەلف و با و بێ سین و ساد و نازان چی هەریەکەمان بەرخود بەتمان کرد بۆیە هەمومان نە دکتۆر دەرچوین هەمومان نە لەگەڵ ڕێزم بۆ هەموو کەسێکە هەمومان نەکرێکار دەرچوین هەمومان نە مامۆستا دەرچوین هەریەکەمان شتێک دەرچوینەوەوانە وە کۆمەلگاش پێویستی بە هەمومانە بۆی مناڵم فێربوون نەک فێرکردنە قسەم لەسەرەوە نیە فێرکردن شتێکی خراپ بێ کە تۆ شتێک بە من فێرەکەی قسەم لەسەرەوە نیە خراپ بێ بەڵام مناڵم فێرکردن فێربوونێکی نەگەتیفە ئیلا تۆ ئەتوانی ئیلا بێ لە بوارێکی ماتمە بڵێ بۆ نابێ ئەبێ من ناڵم نابێ بەڵام گرنگەوەیە کە بزانی فێربوون چییە فێربوون ئەو جەدەلەیە کە من لە مێشتی خۆما لەگەڵ ئەساسی ئەوەی کە پێم گوتراوە ئەکەومە جەدەلێک و لەسەر ئەساسی بنیادێکی کۆمەڵایەتی من لەگەڵ عایلەی کرێکاری بم جیاوازە لە عایلەی دەوڵەمەند بم جیاوازە برادەرەکانم فڵان فیسار و ئەو بێ جیاوازە کاکە جا من لەم وڵاتە چوومە دەرەوە چوومە بەغا فێری سیاسەت دیارە لێرە بنەمای سیاسیم تیا بوو جەدەل و مناقەشەی سیاسیم تیا بوو بەڵام لە بەغا بووم بە ورچێک بە سەد کەسەوە بەرامبەر ئەم حکومەتی بەعسا جەنگای بێعەمل بوو باشە ئێستا بیری لێکەمەوە بۆ وا بوو چ فێربوونێ بوو من ئەمە کردمەوەوانە دیارە زۆر خۆش نی ئینسان باسی شخصی خۆی کا بەڵام من وەکەوەی کە بتوانێت ڕووناکاییەک بدا لەسەر باسەکە فێربوون فێرکردن پیاژێ ڤیگۆتچی پیاژێ ڤیگۆتچی جیاوازیان هەیە و لێکچوونیشیان هەیە میش لەگەڵتام بەڵام زیاتر پیاژێ ئیندیڤیدوالیزمە وەک لەوەی ڤیگۆتچی کۆلێکتیڤیزمە هەرچی زیاترەوەی کە من لێ فێربووم وەوەی من لێ خوێندێتەوە ئەو بنەمای کۆمەڵایەتیەکە بە ئەساس ئەویش مەرحەلە بەندی عمریەکە وەکوەوەی تو ئێوە ئیشارەتان پێدا لە قۆناغی 2 ساڵیە ئاوایە لە قۆناغی 6 ساڵیە ئاوایە لە قۆناغی نازانچی ئەوایە ئەریکسۆنیش لە بواری ئایدنتیتیە عینی ش دەڵێتەوە ئەڵێ لە قۆناغی 13 ساڵی هەتاوەکو 18 ساڵی بنیاکردنی شناسە ئەو قۆناغ بەندیەکە خۆشەر نییە ئەمە نادروست بێ لە تەواودا بەڵام دروستە بەڵام قسە لەسەر ئەوەیە تۆ لە ئیندیڤیدا دەست پێەکەی یا لە تاک و تاگەراییە دەست پێەکەی یاخود لەناو کۆلەکتیڤیزما دەست پێەکەی و ئەوە ئەساسی ئەوەیە کە کەس نادیدە نەگری کۆلەکتیڤیزم ئیندیڤیدی حرەکەت بکەی دەردی کابراڵەیە زەقکردنەوەی ئینسانی ئازا و بەتوانا و نازام ئەو شتانە دەست پێەکەی توانە بەڵام شەر نیە پیاژێ مەرفوز بێ ڕاستی پیاژێ جێگایەکی قورسی هەیە و قەوی هەیە لەناو خوێندنینا پێداگۆگ چێە کاک دکتۆر ئەمێت دکتۆر مەجیان ڕاستە من شەر عینشت ئەمان جواب نایەوە بە دکتۆر ئەرسەلانی شتیوە شەر نییە بەزە بە تعریفێکم کرد بێ پێداگۆگ چێ و پێداگۆکە بەڕاستی ئەگەر پێداگۆک ئەو کەسە بێ کە ئیحتیمام بدا یا سەرنج بدا یا ئەوانە لە بواری کاری فێرکاری خۆیدا لەناو قوتابخانە و لەناو کلاسدا و تەنانەت لە ئیسراحەتیشدا و تەنانەت لە پەیوەندی لەگەڵ دایک و باوکیشدا و لەگەڵ کولی کۆمەلگاشدا ئەو سێشتە ڕەچاوکات بە تایبەتی سێهەمیان کە بابەتی کۆمەڵایەتی بوونە کە من کەس لە خۆم بە گەورەتر نەزانم و منداڵەکانیش دیارە منداڵن بەڵام زۆر مهمە کاتێک قسەیان لەگەڵم بچێت ئەوە نیشانی ئینسانی پێداگۆگیش سەرکەوتووە یعنی بۆەوەی غەڵبەغەڵب بۆەوەی ڕێز زیاتر لە کلاسێکی سەرەتاییدا بۆ ئەوەی بۆ تەواوی قوتابیەکان بکەیت ئەوەیە کە ڕێزی ئینسانی خۆی لێ بگرین نەگە ڕێزی ترسی لێبگرین و حتما هەچ کەسێکیش ئاواکراوە پێداگۆکە بۆیە منەڵێن ئەو سیانە بنەمایە و ڕاستی شەوەکەوەی دکتۆر ئەرسەلانی ئەڵێ دروستە من کورتە خۆشتم و ئەوانەی ئێوە لەسەر سەرم و لەسەر چاوم جا ئەگەر ئێوەوانەڵێن ئەگەر هەموو ماوە دیەک بیر بکەینەوە یعنی بیرمان نەکردەوە ئەگەر ئێوە ڕاست نەبێ یا بەشێک لە ڕاستی نەبێ و ئەوەی منش بەشێک لە ڕاستی نەبێ ناگەی بەڕاستی کە زەحمەتی شەبگەی بەڕاستی دیارە من زۆر ئیسفادەم لە دکتۆر شاه و سعید کردووەوانە شەر نییە لێرە داوەوانە وازم ئەوە دکتۆرە بەخێر بێ ئالەوە بەڵام لە بواری ڕەخنا و لە بواری چەمکی ڕەخنا و چەمکی ڕەخنەی زانستی ئەوەی ئێمە بنیادی بنێینەوە ئەوەی دوێنێ بێ یانی و بنیادنانی ئینسانی ڕەخنە سازیش یا ڕەخنە خوازیش یا ڕەخنەگریش ئەوەیە کە لە چەمکە منەریتیەکان بێتە دەرەوە دروست ئەوەی کە منەڵێن پێداگۆگ مەبەستم ئەوەیە چۆن نەتوانێت چەمکی نەریتی بێتە دەرەوە وابزان من زۆرم بەخۆ باسی واقعی ئێرە و نەگر کە هەر کارێکی تیۆری دابڕێ لە واقع بەڕاستی لەگەڵ ڕێزێکی زۆرم سوود ناگەێنێ بەو دەلیلەی من یەک پرسیار کە مامۆستاجیات قسێ ڕوو ئامانجی پەروەردە کە دروستکردنی مرۆڤێکی ئازاد و سەربەخۆ هەروەها ڕەخ نەگر من ئێستا خۆم 8 ساڵە لە کایی پەروەردەم
پێ دەڵێم ئەم مەکتەبانەی ئەمە بە هیچ جۆرەیەک ئەو کاینە دروست ناکە بڵێ و ئێستا ئەم ئەوەی کە کاک ئومێد باسی کرد من بەس کۆمەکی کردم لەبەرەوەی ئەم دەسەڵاتە خاوەنی فەلسفەی پەروەردەیی نییە و وێرانە داڕ و خاوە ئێستا پەروەردە هەر وەکو پانتایە گشتێکە وەکو فەزا گشتێکە پەروەردەش خەریکە ئیسلامی سیاسی زۆر خراپ کۆنتترۆلی کردووە ئێستا ئێمە لە مەکتەبەکانە لە ئیدارەکانە شەڕمانە لەگەڵیان و بەداخێکی زۆر گرانە پێت بڵم لە زۆر شەڕات دۆڕاوین بەرامبەریان چونکە ئەم دوو حیزبە ڕێک پشتیوانی ئەوانەکەن تەنانەت ئەوە کاگاوات شایەتیم بۆە وانەی پەروەردەی ئیسلامی راوەتە دەست کادری خوان دایناوە و یەک ئاین مقەدەسەگرن لای مناڵ ئێمە ڕەخنە لەکوایە مناڵ نامەت بۆ نێڕڵە مامۆستاوەشتە و کفرە ئەوە چۆن وا کردووە ڕەخنە نابێرە لە ئیسلام بیرێ ئەمە چ جۆرە پەروەردەیەکە هیوادارم لەگەڵ لایەنە تیۆریەکانە ئەو پێکەوە بەستنە بکرێت کە زۆر زۆر باشە 50 خرێتە سەبرینەکان زۆر سوات زانەی لەم قاعەیە دانیشتون دەرفەتێک بڕخسێنن سەردەمی ئەو قوتابخانەیە بکەن لە لادیەکە ئێمە باشە زانین کە سیستەمی پەروەردە یعنی لێرە ئەتوانین بڵین بێ فەلسەفەیە بەڵام لەم سیستەمەیە قوتابخانەیەکی ئاوا هەیە من پێم سەیر بوو مامۆستا مقدار چۆن باسی نەکرد بەڕاستی خۆیەکە لەو نموزە جوانانەی یا لەو خاڵە بنیادنەرانەی کە پێویستە هەمومان قسەی لەسەرکەین لە هەر بۆنەیەکی پەروەردەیی یا بەڕاستی ئەوە بۆ من مەسەلەیەکی گرنگە مەسەلەی ڕەخنا بەڕاستی مامۆستا مقدار ئەبێ وەکو پرۆسەیەکی تەواوکاری تەمەشا بکرێ بەڕاستی لە قوتابخانەوە دەست پێ بکرێ خاڵێکی زۆر زۆر گرنگە چەند سەرنجێکی ترم موسی و بەس مۆبایلەکەم کوژایە بووم بەخشە یەک ئەم کاتشا تەلەفۆنم وەدی یەک خاڵی زۆر سەرنجڕاکێشتان بۆ باسکەن لەسەر ئەو مەسەلەی چەمچەماڵە یعنی میدیا ڕۆڵێکی پەروەردەیی زۆر خراپەکارە جێڕێ لە تێکشکانی تاکە مەسەلەن من نمونەیەکەوە بێنمەوە جارێکیان ڕووداوێک ڕووماڵە کرا کە سایقێک کەسێکی کردو بەژێرەوە کەسەکە مردووە بەڵام چەند جار جەخت کەیرایەوە لەسەرەوەی ساقەکەی ئێزگی بوو یعنی ڕەنگەمە ڕووماڵێک بێ زۆر ئاسایی بەسەرمانە تێپەڕێ بەڵام لە ڕاستیە زۆر زۆر تێکشکێنەرە پێشنیارەکەم بۆ ڕێکخراوی ئازادبوون ئەم سمینارانە ئەگەر بکرێ لەگەڵ بەڕێبەراتی گشتی پەروەردەیە لەگەڵ وەزارەتی پەروەردەیە ببرێنە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە ئامادەیەکان ماحەدەکان زۆر زۆر کارێکی گرنگە بێ بۆ دروستکردنی ئەم گفتوگۆیە مەسەلەن وەکو سمینارێک لە ناو مەکتەبەکانە بکرێ خاڵێکی زۆر گرنگە بێت لەبەرەوەی پێم وایە ئێستا تەبیعەتی مامۆستا ڕێگە بۆ مناقەشەیە نایە لە ناو خوێندنگەکانە بۆ زانکۆکان نازانم بەڵام لە ناو خوێندنگاکانە من ئەڵێم هەوڵ بن مەسەلەن بە تایبەت تیمی پەروەردەیی باسەوەی مامۆستاعەتام کرد بۆیە من پێم وانییە مەسەلەن هەموو مامۆستایەک مەرز بێ بەوەی لە ڕووی تێوریەوە دەوڵەمەند بێ من ناڵم لە ڕووی تێوریەوە هەر نەزان بێ بەس مەرز نییە دەوڵەمەند بێ مامۆستاعەتە بابزانم تا و کاتەی بێەوە نەگەشت من نێزانین جوەندیوی چێ نێزانین ڕەسەڵ چێ بەڵام هەموو ئەو بنەمایانەی بە پێ عەقڵ و تێفکرینی خۆی جێبەجێ کردووە لە مەکتەبەکە زۆر زۆر سپاس سلایدەکان بەڕاستی ئێمە سوودێک ئێمە لێرەوە زۆر بە ئاسانی نەمانە بینی و سوودمان لێ نەبینی تا ڕادەیەکی باش ئیتر نازانم خەتاکە لە داتاشۆکەوەی لە هەرچیەوەیە ئەوە و زۆر باسی فێرکردن و فێربوون کرا ئامانجی فێرکردن فێربوونە و ئامانجی فێربوونیش ئاسوودەیە و ئامانجی پەروەردە خۆی ئاسوودەیە بەڵام ئەبێ بپرسین ئایا ڕێگاکان زۆرن بۆ گەیشتن بە ئاسوودەیی ئایا ئەو ڕێگایەت چییە یعنی ئیشی پەروەردە ئەمەیە ئەو ڕێگایەتی کە بە زووترین کات بە کەمترین تێچوو ئەمانگەێنێتە ئاسوودەیی ئایا خوێندکار لە کوردستانە کاتێک کە دەرئەچێ لە کۆلێژ لە هەر شوێنێک بێ ئایا گەیشتۆتە چه ئاستێکی ئاگایی چه ئاستێکی ڕۆشنبیری بۆ ئەوەی بتوانێت ژیان بەو شێوەی کە هەیە لە خزمەت خۆیان بەکاری بێنێ
من پێناسەیەکی پەروەردە پێناسەیەکی بچووشی پەروەردە کە ئەڵێ پرۆسەیەکی سیستماتیکی گشتگیرە ئامانج لێ گەشەکردنی تاکە لە ڕووی عەقڵی لە ڕووی جەستەیی دەروونجوڵەیی لە بواری ویژدانی ئێمە ئەزانین هەموو ئەو شتانەی کە هەیە ئەبێ بخرێتە خزمەتی بوارە ویژدانیەکە کە ئەویش لە خزمەتی بەهاکان و پێکەوە ژیان و ئاسوودەیی تاکەکانە یعنی ئەمە ینی پێناسەکە زۆر ئاسانە چی کراوە لە کوردستان ئایا هیچ کەسێک هەتا تەنانەت لە ئاستی پێداگۆجەکانی یا با بڵێ مامۆستایانیش نەگەیشتونەتە ئەو ئاست زۆرینەیە نەگەیشتونەتە ئەو ئاستەی کە هەست بە و نەقسە بکەن کە خوێندکار کە دەرئەچێ ئاستێکی ئاگایی زۆر نزمی هەیە زانیاریی زۆری هەیە بەڵام نەگەیشتۆتە ئاستی معریفە نەگەیشتۆتە ئاستی تێگەیشتندا بوارەکەن هەمیشە بە دوای وەڵامەوە خۆشی نازانە وەڵامەکە چیە زۆر سپاس دەستان خۆش بێت من نا کتێبەکەش و منیش دەردی کابراانە کاتێک ئەڵێم ڤیدیۆ چی گرنگە کاتێک ئەڵێم بە ساڵانی هەفتە تەواوی ئەوروپا بە ئاعتراز و یا بە ڕاپەڕینی خوێندکاران دەست پێەکە کاڵێ ژیانی خوێندن یا زانکۆکان ببەستنەوە بۆی کە لە کۆمەلگایە گوزەرێەوە ئیشارەتشم پێە ئەو 5 ئەساسیاتەی کە لە ئەوروپایە دامەزراوە بۆ هەموو ئینسانێک فراهەمە هەرچەنە بە دەستور و قانونەوە بەسراوەتەوە ئەڵێ هەتاوەکو تۆ ئیقامەت نەبێ بۆ دنیەوە ئەوانە یعنی چی بۆ کەسانی کە قەرەجن بۆیان نییە بەهەمن بن لەو شتانە هەلەوێشە جیاکاریەکە ئەوانە پێم وایە لانی کەم ئیشارەتێکم پێ کردبووە شێکەنیش بێ و لە شوێنێکی کەشە ئیشارەم بەوەدا کە من ئەزانم یاخود من شتێکی لێ ئەزانم کە بواری پەروەردە و فێرکردن و فێرکاری لە وڵاتەدا هەر لە بینای قوتابخانەکەەوە هەر لە ڕێگاکەوە هەر لە شۆستەکەیەوە هەر لە جام و نازانم فێنکەرە و گەرمکەرەکەیەوە هەر لە ڕێحلەکەیەوە دەشێوێران بێ من ناتوانم پەنجەیەک بۆ ئەوە ڕابکێشم من پەنجە بۆ ئەوە ڕاکێشم کە زانستێک یا زانیاریەک بدەم لەسەر ئەساسێکی زانستی بەوەی بڵێ هەموو ئەوکو ئەو مامۆستایانی کە وەجبەی یەکەم پرسیارا کرد پێداگۆجی چیە و پێداگۆگ چێوانە ئەمێ سەرنجەوە ڕاکێشم وانەوتنەوە مامۆستا ناکە بە مامۆستا مەسەلە وانەوتنەوە نییە بە تاقیتەنێ ئەگەر پێت وا بێتی 4 سەعات چی وانەیە گەڵێتەوە یێتە دەرەوە ڕاکەی فڕەیە فرانش دەکەیەوانە یاخود پێ وایە ناو هینەکانە مامۆستا لای ئێمە شەیە جاری وا هەیە خەریکی مۆبایلە ئەوە پێ ناڵێن وانەوتنەوە دیارە وانەوتنەوە پێداگۆگی نییە بەڵام ڕۆکنێکی ئەساسی پێداگۆگیە و بەڵام وانەی باش و وانەی خراپ هەیە چی ئەڵێت و چی ناڵێتەوە چۆن سەرنجی قوتابیەکان یاخود ئەوانەی کە بەشداربوون لەو کلاسەدا تۆ ڕاکێشیوانە بۆیە بەڕاستی من داوای لێبوردن نەکەم ناتوانم هەموو ئەو دەردانای کە قوتابخانە و کۆمەلگای دین کردووە بەیەکەوە ناتوانم شتێکی وا باز لێوە بکەمەوەوانە وەجگەرەوەش ڕۆژتاوەرە تای لە هەموو تەلەڤیزۆنەکانەوە کابرا خۆی خەتاکارە باسی خەتاکە کابرا خۆی تاوانکارە باسی تاوانەکە کابرا خۆی دەردی کابرا فرێودەرە ئەڵێ ئاوا فری و مەخۆن نازانەوە ئەوەشقاڵ هەیە لەم کۆمەلگایەوەوانە یعنی بێزەمیریەک و مامۆستا لە دوا باسی کەلیمەی وجدانی کرد وجدان زۆر نیمەوانە ڕاستە بەڵام وجدان نە دەرزیە لێ بدرێت و بەڕاستی بە دەرسیش دروست نابێت زۆر زەحمەتە ئیلا سیستەمێکە لە دروستی تاوانە بۆی وجدانێک مەمانێ نە کیلۆیە بکێشرێ نە پانتاییە بە مەتر و بە سانتیمەتر ببێوەوانە زۆر زەحمەتە و لای هەمووشمان وجدان شتێکی هینێکەوە یەک شتی تر کە لە فکرم چوو ئامانج لە پەروەردە من پێم وابێ ئەوەی وتم ئامانجەکانی پەروەردەی نەرویج لەم 5 ساڵەی دواییدا یا لەم 10 ساڵەی دواییدا ئەو پێنجەیە دەکەی ئینسان خۆ ببینێتەوە لەوەدا بەهایە ڕەخنەگرتنە ئیتر ئەوانی ئەو خاڵانی ترەکە باسی لێوەکە کە تاجی سەربەخۆ و داهێنان و نازان چیوانە ئەوە بۆ کولی کۆمەلگاکان بە جیاوازی لە بواری کۆنستروکتوری کۆمەڵایەتی یا بنیادی کۆمەڵایەتی دەکرێت ئەو بەهایی کە لێرە هەیە ئەو ئیشارەتەی لێرە هەیە بۆم دەسا شەر نییە بۆ لەوێ ئاوا بێ دیارە لەوێ ئاوایە لێر لەوانەیە شتێکی تر بێوانە هەموو ئیشارەتەکان و کۆدەکان لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگاشکە گۆڕێ بەڵام دروست وایە بواری پەروەردە و فێرکردن بوارێکی سیستماتیکە دەست خۆش بێ یا ئیشارەت پێدا بوارێکی سیستماتیکە بەرچێشکردنی کۆمەلگایە بە دوای ئەو نۆرم و بەها و فێربوون و ڕێز و فرێی و یەکتەگرتن هەرچە نەقل لەسەر مەسەلەی فرەیش هەیە مامۆستا شاهاو دراسەیەکە بە زمانی ئینگلیزیەم بۆ خۆم خوێندومە تۆشم لەسەر نووسیوە بەڕاستی و بخوێنیتەوە بە تایبەتی بۆ ئێوە کە لە بواری هینا کارەکەن پەروەردە و فێربوونی زانکۆکانە کارەکەن
ئەگەر هین بوو یا لە مامۆستا شاهۆی وەرگیانە منی وەرگرن دەردی کابراڵێت دراسەیەەکە لە ئەمریکای لاتین کراوە باسی فرەیەکە ئەم فرەیە چ فریەکە فرەیی فریەکە لە دنیای ئەو ڕۆژی سەرمایه‌داریدا فرەیی فریوێکە ئەو بۆ فریوە بۆ ئەوەی تۆ فەقیر وەک فەقیر بێڵیتەوە چاومان لە هەمویان بێ فەقیر وەک فەقیر بێڵینەوە نیگایەک نەخینە سەرەوەی بۆی فەقیر چۆن نەتوانێت دەرباز ببێ بووە مەرحەلەیەکی تر کە پێداویستیەکانی ژیانی 5 و 6 هەبێ تێگەی ڕەخنیشی زۆری جابیە و دراسەیەکە دوو تەلەبەی دکتۆران نووسیانەوەوانە بەڵام دراسەیە عەجیبە من بەس بە حاڵی خۆم بێحەد بینم لێ کردووە ئیسفادەم لێ کردووەوانە کە عومەر یاڵاقۆز ڕاستە نەک ئەمەی لێرەیە من حەزەکەم هەموو کوردستان بچێت یاڵاقۆز من نازانم چەند کە چۆتە یاڵاقۆز من چوومەتە یاڵاقۆز لە نەرویج و سویدیش نییە مامۆستا یاڵاقۆز ئێستا لێرە دانیشتووە من ئیشارەی پێ ناکەم بۆی نەبێتە مەدەح خۆتان بچن ببینەوە بچن یاڵاقۆز ببین بزانن یاڵاقۆز بەو پێویستی و پێداویستیە بینایی و ژوور و پەڕە و پەڕا و پارە و بودجە و ئەو سیستەمە پەروەردەیە بزانین یاڵاقۆز چی خەڵقاندووە ئەشی هەمووتان ڕەخنەکەتان لەسەرەوە بێ کە 20 تەلەبەی هەیە کورە لە 600 تەلەبەشا دروست دەکرێت بانی وێ ئەوە بێ قچێکە با ڕێکەوە کەی مشکلێ بچن بۆ یاڵاقۆز فێری دانیشتن دەکات چ مەکتەبێکەیە فێری دانیشتن زۆربەی دایک و باوکەکان بە مناڵەکەی ناڵێ دامشۆ ئەوە لە فێری دانیشتن دەکەم نا لە پێشەوەڵێ کە هاتی تە حەوشەکە فێری یاریکردن دەکەم بۆی فێری حەز بکەی تەرفیهی بکەی لەسەر یەو سەری شەو لە حەوشەکە نووسیوێتی ژمارە 6 ئینگلیزی و ئەم ژمارە 6 لای تۆ 6 لای من نۆیە ئەڵێ یەکتر قبوڵ بکەی لەسەر دیوارەکە ڕسمێکی وای کرد کاکە لای تۆ 6 لای من نۆیە دەڵێم گەڕێ با بن بنەوەگی خوێنەوە ئەمە زۆر مهمە بۆی مامۆستا قبولی کات تەلەبەکەی چی ئەڵێ چی ناڵێ و دەکرێت و مامۆستا شتی جیاوازی هەبێ لێەوە دەست بە یاریەکە باسی ئاگوکوژێنەوەکە باسی خەتپەڕینەوەکە کورە هەر چوار دەورەکەی ئالەمانە هەواسراوە و چۆلەکەیە بۆ خۆی هێلانەی دروست کردووە لە خواریشەوە نانەخوا یعنی دانەخوا و ئاوە خواتەوە دیارە کوردی سوێران نازانێ بڵێ ئاوە خواتەوە بڵێ ئاوە خوا بە جگەرە خواردن و بە هین ئەڵێ خواردن بە ئاو خواردنی ژەڵی خواردنەوە ژەڵێ بۆ تەتایبەتی بۆ بەس کوردی کرمان جودادی ناوان ناڵێ با زۆر لەسەری نەڕۆمڕام بچم بۆ یاڵاقۆز من لە یاڵاقۆز زۆرشی فێر بەڕاستی فێر بوو نەقیمەی فێر بوونەوەوان و دانیشتن زۆر مهمە تۆ منداڵ فێری دانیشتن کەی فڵچەی بۆ داناوە دایک باوک ناڵێ پارە بێنە یا ناڵێ بیدە بە منداڵەکان بۆی فێری سیستەمی بەخشینی کە دینارێکەدا بە باوکەکە یا بە دایکەکە ئەڵێ سبەی نەبیدە بە منداڵەکە با بهێنە لەم سنووقە داینێ چ شتێکی پێویست بێ بیدەینێ بەڕێمەست دەکەم بەشێکی زۆری کێشەکانمان پەیوەندی بە زاراوەوە هەیە و بۆ نمونە زاراوەی پەروەردە و فێرکردن لە ئیزیا و دووشتێ جا لە یەکجا نەکراونەتەوە هەردووکیان پیاوانەترێ ئیجوکیشن واتە شتێ نییە نای پەروەردە بە شتێ نای فێرکردن بێ ئەو زیاتر تەرجەمەکردنی لە عەرەبیەکەیت تربیە و تعلیم سەبارەت بە فێربوون و فێرکردن ڕەنگە ئەگەر دووشە لە ئینگلیزیا بۆ دابنین ئینستراکشن و تیچینگە جیاوازی نێوان ئینستراکشن و تیچینگ ئەوەیە مەرج نییە تەلەبە لە هەموو شتێکە ئازاد بێ بە تایبەتی لە وەرگرتنی لایەنی زانستیە بۆ نمونە تۆ وەکو مامۆسای ماتماتیک یاخود وەکو مامۆسای ئەلفبێ کاتێ ئەلفبێ تەماش فێری تەلەبە ئەکەیت ئەوە فێرکردنە ئەین تەلەبە بۆی نییە بڵێ مامۆستا بەڕێی من ئەلف با بێت با ئەلف بێت ئەلف هەر ئەلفە و با هەر با ئەین ژمارەکان وەکو خۆیانن واتە تەنانەت لە زانکۆشە ئینستراکشن هەیە و تیچینگیش هەیە واتە تەلەبە لە هەموو شتێکە ئازاد نییە بە تایبەتی لە بابەتە لەو بابەتانەی کە مرۆڤ تیا فێرە بێ و بەپێی بلوم یعنی پلەبەندەکەی بلوم یەکەمین پلە فێربوونی پەتیە هەمومان پێویستم بۆی فێری زمانە ببم ئەبێ فێر ببم و بێ فێر بکرێم و بێ لە ڤۆکابولەریەوە دەست پێ بکەم لە گرامەرەوە دەست پێ بکەم لە مارەسەکردنەوە دەست پێ بکەم واتە بێ ڕێزیش لەوە بگرین لەو مستەڵەحێکی پێوترێت فێرکردن بەڵام مەبەستمان فێربوون چییە؟ مەبەستمان فێربوون ئەگەر بە تیچینگ تەرجەمەی بکەین ئەوەیە کە چۆن وا لە تەلەبە ئەکەین کە خۆشی بەشدار بێ لە تێگەیشتنە لێ بابەتە زانستیەکانیش و لێ بابەتە مرۆییەکانیشە سەبارەت بە مامۆستایی بەڕێزەی کە باسی لە
مەسەلەی فەلسفەی پەروەردەیی کرد خۆی ئەو شتانەی کە زۆر ئارگومنتیتیڤ واتە مشتومڕ هەڵەگرێ بابەتە ئەخلاقی و بابەتە ئاینی و بابەتە سیاسیەکانە کەواتە ئێمە چۆن دەتوانین ئەو بابەتە زانستە پەتیەکان کە لە هەموو شوێنە لەیەکە چن فیزیا لە کوردستان لە هەمان فیزیا ئەچێکە لە ئەمریکا هەیە و لە هەمان فیزیا ئەچێکە لە یابان هەیە واتە فیزیا هەر فیزیایە بەڵام بابەتە ئەخلاقیەکان مەسەلەی ئاین مەسەلەی مێژوو مەسەلەی سیاست کێشەکە لێوە دەست پێکە و تەلەبەش مافی خۆیەتی لەسەر ئەو شتانە قسە بکە لە حاڵەتێکی وایە بەڕێی من فەلسفەی پەروەردە ئەبێ لەسەرەوە دابمەزرێ کە ڕێگە لە تەلەبە نەگرێت گزارش لە دید و بۆچوونی خۆی بکات تەنانەت ئەگەر بیر و بۆچوونەکەی خۆشی پێچوانی بیر و بۆچوونی مامۆستا بێت بۆ مەرجەی لە هەمان کاتدا تەلەبە فێر بکرێ کە بیر و بۆچوونی خۆی فەرز نەکا بەسەر ئەوانی ترە یعنی ئێمە زۆر جارە بینیم بەهۆی باڵادەستی ئایدۆلۆژیای کۆمەڵایەتی و کولتوری و ئاینیەوە زۆر جار مامۆستا ناتوانێت گزارش لە دید و بۆچوونی خۆی بکە بۆ نمونە لە مەسەلە ئاینیەکانە ڕەنگە تەلەبەیەک بتوانێت دید و بۆچوونی خۆی فەرز کا بەسەر مامۆستا هەیە وەلێت مامۆستا لە ترسیەوەی کە ئەو تەلەبەیە بەوە تۆمەتباری نەکا کە گوایە کافرە یاخود شتێکی وایە جورێتیەوەی نەبێت دید و بۆچوونی خۆی دەرببرێت بەڵام ئەگە حەقیقەت هەیە مامۆستا ئیشیەوە نە دید و بۆچوونی خۆی دەرببرێت مامۆستا ئیشیەوەیە کە ئەو فەزایەت بخڵقێنێ کە تیایە تەلەبە فێری ئارگومنت ببێ واتە فێری بەڵگاندر ببێت تەلەبە ڕێز لە فرەیی بگرێت و ڕێز لە بیر و بۆچوونی ئەوانی تر بگرێت ئەگەر بیر و بۆچوونیش ئەوانی تریش لەمان نەچێت من هاوڕێ ئەو مامۆستایەم کە ئێستا کۆمەلگا ئایدۆلۆژیای خۆی فەرزەکا بەسەر قوتابخانەکانە و مەسەڵەن لە ئایدۆلۆژیای کۆمەلگا چییە بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە سیاست لە سلێمانیە جیاوازە لە سیاست لە هەولێرە واتە دید و بۆچوونی سیاسی لە سلێمانیە جیاوازە لە دید و بۆچوونی سیاسی لە هەولێرە و ئەمە تەنها بۆەوە نەوەستاوە بۆ یەکێتی پارتیەوە نەوەستاوە بەڵکو درێژ بۆ تۆ بۆ مێژووش ینی مێژوو ئەمە چۆن مێژووە خوێنینە چکە مێژوویەکی کە لە هەر هەشتا هەستیار و حەساسەکان ینی مێژوو لە هەولێر بۆ شێوەیە نووسرێت کە پارتی ئەوێت بە تایبەتی مێژووی سیاسی تازە و مێژوو بۆش لە سلێمانی بۆ شێوەیە نووسێت کە یەکێتی ئەوێت کەمەش کێشێکی زۆر بۆ ئەو شعارە گەورەی کە وەزارەتی پەروەردە هەڵیگرتووە سەبارەت بە بیرکردنەوەی ڕەخنەیی تەڵان بیرکردنەوەی ڕەخنەیی چەسپیوە لە فەلسفەی پەروەردەیە بەڵام بە هیچ شێوەیە کار بەوە ناکرێت بیرکردنەوەی ڕەخنەیی پێڕەو بکرێت و دووەرە داوای لێبرد نەکەم کە لە سەرەتا لێرە نەبووم و زۆر زۆر سپاس فێرکردن هێز و دەسەڵات ئابە مامۆستا فێرخواز هیچ نازانێ مامۆستا هەموو شتێک زانێت ئەبێ مێشکی بکاتەوە بیکا بە جەواڵێک هەموو شتەکانی تێخنێ و لە کاتی ئیمتیحانە و کاتی پێویستە تاقیە کاتەوانێ وەکو خۆی بیاتەوە فێربوون لە ڕاستیە پێکەوە بوونە من پرسیارێک لە هەمووتانەکەم پێش ئەوەی کە کتێبە بێ پێش ئەوەی نووسین هەبێ پێش ئەوەی کە خوێندن هەبێ چۆن خەڵک فێر بووە خەڵک لە ئەزمونەوە فێر بووە ئەو قسەیە درۆیەکی گەورەیە کە جەهالەت هەبووە هیچ جەهالەت نەبووە چەندین حەزارەت هەبووە و ئەگەر جەهالەت هەبوایە ئەو جەهالەتی کە باسەکرێ ئەبوایە مرۆڤایەتی انقرازی بکردایە نەمایە مرۆڤایەتی فێربوون و فێرکردن ئەلێرایە قسەکردن لەسەری ڕاستە سەرەتایەکەیە لە فێرکردن بەڵام فێرکردن هێز و دەسەڵاتە بە مامۆستا هێز و دەسەڵاتە بە باوک ئەوەی کە جەناب تەڵێ من بە مناڵەکەم ئەڵێم درۆمەکە ئەگەر دایک و باوک و خوشکی گەورە و برای گەورە درۆنەکەن مناڵەکەش درۆ ناکات ئەگەر گەورەکان لە ناو خێزانە کە دانیشن لە ناو خوانە زەمی هاوسەکانەکەن زەمی خزمەکانەکەن قسەی ناشیرین ئەڵێن ئەویش فێر نابێ و ئەگەر پێشی بڵێت تۆ درۆمەکە لە کۆمەلگاوە فێرە بێت لە کۆڵانەوە فێر بێت چکوە کولتورەکە ئەوەیە مەسەلەکە ئەمەیە فێرکردن و فێر نەبوون یعنی فێربوون لە ڕاستیە ئینتراکسیۆنی کۆمەڵایەتیە لە پێکەوە بوونەوە خەڵک فێرە بێت هەر لە ئەساسی مرۆڤایەتیەوە وا هاتووە بۆیە پاوڵۆ فرێری ئەڵێت کە مامۆستا ئەچێتە ناو پۆلەوە ئەبێت دیالۆگ بکات لەگەڵ مناڵەکانە و لەگەڵ فێرخوازەکانە تۆ کە دیالۆگت نەکرد یعنی بێدەنگ بە یعنی مەنەلۆگانە تۆ قسە ئەەکەیت وەکو مەلایەک من هەموو شتێکە زانم تۆ هیچ نازانی ئەم کتێبە لەبەر کەوتەوە و سوێنی ئیمتیحان تەکەم وەکو خۆی وەڵامت دەیەمەوە دکتۆر حەمەڕەشی قەراخی کە فەرهەنگی ئازادی هەیە خۆی باسی کردووە
وتوتی کە چوون بۆ خوێندن وتوما بێ یەکەم بم هەموو کتێبەکەم لەبەر کرد بۆ ئوستازەکەم بەڵام کە ئیمتیحاناتەوە تەماشاکەم لە ئیمتیحانە سی بۆ داناوم تووشی شۆک بم بڕان کرد بۆ لای ئوستازەکەم پێم وت ئەمە چییە وتی تۆ عێراقیت بۆیە سیم بۆ داناوی 3-0 بۆ دانای لەبەر چی لەبەرەوەی هەموو یەکو خۆی نووسیوەتەوە کتێبەکە ئەو کتێبەکە ئاتێ ناڵێت تۆ خۆیاڵە فێر بە نەک فێربوون نەک فێرکردن و تۆ بیت فێرکردن دەرخکردنە لەبەرکردنە دکتۆری جان مەسەلەکە ئەمەیە فێرکردن و فێر نەبوون من بڕوا ناکەم هیچ کەسێک لێرە کە بووە کەسانی ئەکادیمی لە جەنابێت لە دکتۆر شاهۆ لە دکتۆر ومێد لە هەموو ئەم مامۆستا بەڕێزانە هەمووی لە مەکتەبەوە فێر بوو بێ بەجوودی خۆتان فێر بوون و لە ئەزمونەوە فێر بوون لە ناو خەڵکەوە فێر بوون ئەساسی فێربوون ناو خەڵک و پێکەوە ژیان زۆر سپاس فەرموو يعني دووشتی بەڵێ ڕێک وایە یعنی تیچینگ جیایە و لێرنینگ جیایە یعنی ئەوە هەردووشی ئەتوانم بڵێم لە چوارچێوەی ئەجوکیشنە یعنی ئەوەی کەوا زانیاریەکە وەرەگرێ فێرە بێ ئەوەی کە زانیاریەکە ئەدا چیەکە فێرەکە کەواتە فێربوون و فێرکردن هەردووشی دوو چەمکن بە یەکەوە بەستراون لە چوارچێوەی پەروەردەیە هەرویستم ئەو ڕوونکردەوە دەستان خۆش لوبی کێشەکە ئەوەیە کە جیاوازی لە نێوان غەرب و شەرقایە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئاسان نییە کە تۆ دەسەڵات دێتە تەلەبە لە ئەوروپا بە پێچوانەوەیە ئەویش دیارە بۆ چوونەکانی زیاتر لە ئەوروپاوە وەرگردووە و دێتی لێرە پێشکەشەکە ئەگەر ڕیسێرچەیەکی عێراقی وایە لەوەیە بەدڵی جمهورەکە قسەی بکردایە بۆیە ئەم جیاوازیە بێ ئیشی لەسەر بکرێ ئەوە مامۆسایش جەختی لەسەر ستیودنت سەنتەر ئەپرۆچ و تیچە سنتەر ئەپرۆچ بکرێت بکردایە تیچە سنتەر ئەپرۆچ مامۆسایە کاتە دەسەڵاتدارێک لە پۆلا کە تەلەبە ناتوانێت بە ئاسانی پرۆگرێس بکە و گەشە بکە بەڵام پێچوانەکەی ئەوەیە کە تۆ تەلەبە خۆیەکەیتە سنتەر بۆی بڕوا فێر بێتەنا ئەو 40 دقەیان سەعاتە کافی نییە بۆی تۆ فێری بکەیت بۆی خۆی لە دەرەوەی دەسەڵاتی تۆ فێر ببێ پێم وایە ئاوا سەیری مۆزوعەکە بکایە باشتر تێگەیشتی دیارە مەسەلەی فێربوون و فێرکردن حتمما پرۆسەی فێربوون گرنگترە لە فێرکردن ئەمە لە فێرکردنەکە کەم ناکاتەوە بەڵام گرنگە کە ئێمە بیزانێن بەراوردکاریە فێربوون پرۆسەیەکی باشترە بەردەوامیە کە تەلەبەکە لە هەموو کاتێک ئاتوانێت فێر بێ سپاسدان تانکە کە سیستەمی پەروەردەی ئێمە فەلسەفەی نیە من پێتانەڵێم نەخێر سیستەمی پەروەردەی ئێمە فەلسەفەی هەیە بەڵام ئایا فەلسەفەکە تا چەند چۆتە بواری جێبەجێکردنەوە گەر تەنها دروشم نەبێویش پێ دەڵێ تاکێکی بیرکەرەوە تاکێکی ئازاد و تاکێکی داهێنەر پرسیارەکە لێرە ئایا کار بەدەستان خۆیان تا چەند کەسێکی بیرکەرەوەن و تا چەند کەسێکی ئازادن لە شوێنی کارکردنەکانان و تا چەندیش توانیویانە لە بواری کارکردنی خۆیانە داهێنان بکەن ئەمە ئیشکالێکی ئێمە تێکەوتوین ئێمە لەژێر ڕکێفی کۆمەڵە کاربەدەستان کە خۆیان هیچێک لەمانە وجودی تیانە دوجار ئەمە شۆڕە بێتەوە هەموو قورسایەکە لەسەر شانی مامۆستایە کە پێی ئەڵێ تۆ ئەبێ بەم شێوەیە بکەی ئەبێ وا بیر بکەیت و ئەبێ وا تاک بەرهەم بێنی و تاکێک دروست بکەیت بەڕێزە باسی پەروەردەت کرد بەس پێم وا بێ پەروەردە بە شێوەیەکی فراوان باسی پەروەردەت کرد چونکە پەروەردە تەنها لە ناو قوتابخانەیانە بە حوکمی ئەوەی بەڕێز مامۆستا هەرچەند ناوەکەی نازانم لە لای بەڕێستەوەیە ناوی کۆمەڵە لە هاوڕێیانی هێنا دکتۆر ئومێد و یەک دکتۆری دروتی ئێوە لە ڕێگای ئەزمینەوە توانیتانە بگەن بەوە ئەیکەواتە دەوری قوتابخانە لێرە چییە ئەگەر من لە دەرەوەی قوتابخانە ئەزمونم وەرگرت بێ و بوو بێتم بەو تاکە باشە ئەیکەواتە قوتابخانە لێرە دەوری چییە قوتابخانە بۆ ئەبێ هەبێ ئەگەر ئێمە باسی پەروەردە بکەین بە شێوە فراوانەکەی ئەبێ بیر لەوە بکەینەوە کەواتە لە ناو قوتابخانە ئەبێ پەروەردەکە و جیاواز بێ من لەگەڵ بەڕێستم بەڵێ ئێستا خوێندنی باڵا بەو ئاراستەیە ئەڕواکە بەشێکی زۆر لە مامۆستایانی کە ئەبێت دەورەی پێداگۆجی بخوێنن من زۆر لەگەڵ ئەوەیان و بەرامبەر بەوە وەزارەتی پەروەردە پرۆژەیەکی تازەی هەیە کە پرۆژەی دیداکتیکە واتاوانەوتنەوە کە جزئێکی بەسیتی پێداگۆجیە کە من تەمەنام ئەکرد وەزارەتی پەروەردەش
دەورەکانی لە ئاستی پێداگۆجیا بووە نەک دیداکتیک چونکە دوجار دیداکتیک جوزئێکی زۆر بەسیتی ناو پێداگۆجیە ئەگەر تۆ شێوە فراوانەکەی پێداگۆجی بەدە بۆ 12 جۆر پێداگۆجیمانێ ئەگەر تۆ شارەزایت لەمایانە بێ کە بەشێکی اینجا لە دوای ئەمە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ دیداکتیکەوە تا تۆ ئەگەر وانش بڵێتەوە وانەیەکی زۆر سادەیەوەکەوەی بەڕێزەوەتی ئێمە ئەگەر بین لەسەر سێ گۆشەی پێداگۆجی یەکێ لە ڕوکنەکانی مامۆستایە لەگەڵ معریفەیە ئێکە مامۆستا معریفە بێ بزە بە قسەکەی بەڕێستە تۆ زانیاریەکی سلبیت گەیان تاکێکی سلبی و دروست کرد بۆیە تۆ ئەوەی کە سێ گۆشەکە تەواو ئەەکەی بەڕاستی تەنها وانەوتنەوە نیە من تەمەنا مەکرد وەزارەتی پەروەردە بەڕاستی جەختی لەسەر دیداکتیک نەکردایەتەوە ئەوەندەی کە پەنای بۆ پێداگۆجی بردا بەڵام ئەوەی من لێرە لای بەڕێز باست کرد بۆ ئێمە ڕوون نەکردو چکە پێداگۆجی تەنها خۆی لە چەمکێکی سادەی ئاوان نبینێت چەند جۆرێک ئێمە لە پێداگۆجیمانێ واتە مامۆستاکە ئەچێتە پۆلەوە چ جۆرێک لە پێداگۆجی پەیڕەو بکات یەکەم شت قسێکی زۆر جوانی بەڕێستم گوێ لە بوو باسی چەمکی عەدالەتێ کرد مامۆستاش کە بەڕێزی لە تەنیشتەوەی لەم ئەخیرەیە باسی ئەوەی کرد کە مامۆستا فێرکردن و مامۆستا فێرکردن هێزێکە کە بەکاری ئەهێنە بەرامبەر بە قوتابین باش ئێمە مەدرسەیەکمان هەیە مەدرسەیەکی فکریمان هەیە کە یەکێ لەوانە پاولۆ فرێریە فۆکۆیە کە ئەم مەدرسەیەمانی پێوتێ پەروەردەناسی ڕەخنەیی کە ئێمە لە ئێستایە بە جددی پێویستمان بەوە هەیە پێویستمان بوو مەدرسەیەکی ئێمە ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی ئەو هێزە نەهێڵین کە لە لای مامۆستایە بەرامبەر بە قوتابی بۆچی ئێمە لەگەڵ چەمکی عەدالەت دەبێت چەمکی دیموکراسیشمان بێت سوپاس بۆ ڕێستە ڕاستە هەنێک مامۆستامان هەیە بەڵام بە بڕوای من ئەوەیە گوزارێنە پەروەردەیەنە فێرکردنە کارەساتێکی گەورە لە وڵاتی ئێمە یا گوزارێ لە ناوەندە پەروەردەیەکانمانە یەک نمونە باسکەم من نەو مەکتەبەی من تیا 1400 خوێندکارمانەیە بە ئیمکانیەتێکی زۆر کەمەوە کۆکارەکە شێوەیە بە بڕوای من دەسەڵاتی سیاسی لە وڵاتە بە هیچ جۆرێک گرنگی نادا بە بواری پەروەردە و فێرکردن و هەر سەیری بودجەی پەروەردە بکەن لەگەڵ ئەوەی کە بۆ بواری سەربازی لە وڵاتە تەرخانەکرێتی ئەگی کە کارەساتەکە لەکوێیە یعنی ئێستاش قوتابخانەکان لەگەڵ ئەو هەموو کارەساتەکە هەیە باوەڕەکەن لەسەر بودجەی فرۆشگای قوتابخانەکان خۆیان بەڕێوەچن یعنی دەسەڵات هیچ جۆرە ئیمکانیەتێکی دارایی ناخاتە بەردەست بۆ ئەوەی ئەو پارەی کە لە ئیمکانیەتی فرۆشگاکەش بەدەستێنن بەشی زۆری ئەباتەوە بۆ خۆی کە ئەگەر سەرفی بکەن بەس بەشی شامپۆی دەستشۆردنی قوتابیەکان ناکات و بەداخەوە ئێمە خۆشمان وەکو مامۆستا کە ئێستا زۆرینە مامۆستا لێرەیە بۆیە پێم خۆشە و ڕخنەیە لە خۆمان بگرین کارەساتی گەوراوەیە کە بەشێکی زۆری ئەم کەسانە کە ناویان مامۆستای ئامادە نەکراون بۆمان کە گرنگ و پەروەردەیە ئێستاژ وەکو هەردیمادی لە کتێبەکەی ئاڵێ پەروەردە و کارتێگەرەکانی بەشێکی زۆر لە مامۆستاکان لێدان بەکارێن و توندوتیژی جەستەیی و دەرونی بەکارێن باوەڕ کە من بۆ خۆم ئامارێکی سەرەتایی وەرگرت لە باخچەی ساوایانەوە هەتاکو 12 ئامادەی تا ئێستا لێدانەیە بە ناو لامە ناوی قوتابخانەکانم لایە ئەوە زانکۆکان ئوستاز خۆی لەوێ ئێستاش لە زانکۆکانە توندوتیژی هەیە یعنی لە ڕۆی سوکاتیکردن بە خوێندکار و شکاندنەوەی هەروەکو هەردیمادی لەو کتێبەیە باسەیەەکە زۆر کاتقابی هەبوو بە مامۆستاکەی تۆ تخوا مامۆستا دارەکە بێنەرەوە قسەکان هەبوو بە ناو ناتۆرە و لێمان نابنەوە تا ئێستا جوێنی زۆر ناشرین و زۆر سووک هەیە ئیتر ڕەخنەی چی ئەسڵەن ڕەخنە مامۆستا ناتوانێت ڕەخنە بگرێ هەموو ئەوانەمان کە ڕەخنە ئەگرین خراینەتە ناو زایدی دەسەڵاتەوە و بە جۆرێک لە جۆرەکان مەحرومەکەی لە هەموو شتێ ئیتر تۆ چۆن بتوانانی ژنگەیەوە مناڵ فێری ڕەخنە بکەیت دەستا خۆش بۆ مامۆستای بەڕێز مامۆستای مەغداد سپاس بۆ هەموو ئەم هاوپیشەوەم بە ڕێزانەی کە لێرە دانیشتوون بەڕاستەکەی زۆرێک لە قسەکانی منیان کرد بە تایبەتی مامۆستا بەڕێزەی ئێستا پێش من لەبەرەوە من تەنها ئەوە نەم هەیە مامۆستا بە خۆی ئابووری ناسیەکە ئابووری ناسیەکمان ئەڵێت لە پشتی هەست بودجەیەکی وڵاتێکە بە دەستێکی نائەمین هەبێ باری ژیانی ئەو کۆمەڵ و ئەو وڵاتە تێکەچێت بەداخەوە ئێمە دەستێکی ئەمینمان نییە بۆی ئەو تێکچوون و گێژاوی ناو کۆمەڵگاش ئەتوانم بڵێم کەرتی پەروەردەشی بە تەواوی بتوێتەوە هەموو نەهامەتەکانی کەرتی پەروەردە کە ئێستا ئەگوزارێ هی ئەو دەسە نائەمینەیە چونکە دەسەڵاتی دز و دەسەڵاتی گەندەڵ ئەمانە بەرهەمەهێنێت من خۆم بە کورتی بڵێم بۆی کاتان زۆر نەگرنگیشە ئەگەر بڵێم لە مەکتەبێکم لە قوتابخانەیەکم تا ئێستا چەندە بەداخەو لەسەر قوتابخانە و لەسەر خوێندنگا ڕێک نەکەوتون هەچی بەڕێوەبەر هەیە ئەکسەرێتیان لەوانەیە لێرە
پشتگیریشم کەن حیزبی ئەگەر من کەسێک بم زۆر عەدالەتیش بم و زۆر بیشمەوێ کەسێ بم لە ناو خوێندکارەکان ئەتوان بەس دەوری خۆم بێنم چکە لەسەر منەوە مدیرێک هەیە لەبەر دەرگاکە وەستێ لەسەرەوەی تەلەبەکە جلێکی نەوەیشی لەبەر دوز لە شیلیا تاشەشەم دەست دەویستیان ناگات چکۆ ڕۆژە شکویشکاوە ئێمە ئەومانە زانین لە بازیان خوێندنگەیەکی 27 پۆلیە وازام هەیە دو-سێ ساڵە نەکراوەتە لەسەر مدیرەکە ڕێناکەون بە شەرتێ مەکتەبەکەی و لا چوار داوامی تێ ئەبێ بزانین ئەمانە مامۆستا مێرداد و هەمووشمان تێبگەین چۆن ئەم باسانە بەسینەوە بە پرۆژەی پەروەردەی ئەمڕۆ ئێمە چی بکەین بۆیە ئەو برادەری وازم کار عومەر بوو وتی خۆزگەم سیمینارانە چۆن ناو مەکتەبەوە چونکە لە ناو مەکتەبە ئێستا بەڕاستی حیزبێنە وەک ئەو بەڕێزە وتی و دەستێکی لایەنی ئیسلامی بە هەموو شێوەیەک تایەتی و تەلەبە فێری نوێژی جەماعی تەلەبە فێری مردوشۆرین تەلەبە فێری مەراسیمی حەج تەلەبە فێری ئەمانەیە کرێ کاکە گیان ئەمانە نەریتە خەڵک لە ناو کۆمەڵگە لە ناو کەسوکاری فێرە بێ بۆیە بەڕاستیەکەی ئێمە یەکی لەو شتایە ترش کە ئەو بەڕێزە باسی کرد بودجێ نییە لە مەکتەبە ئێوە لەوانەیە زۆرتان من لە مەکتەبی خۆما وایە ئاگاشم لە چەند مەکتەبی تر هەیە لە مانگی دووسێەوە پاڕێنەوە بەندێ وەرەقەمان بۆ بکڕن باوکی تەلەبەیەت وەڵای یەک قسەم ماوە بە یارمەتی باوکی تەلەبەیەت شکر فلان باوکی تەلەبە فلان خوێنەکارای تەبێ چی بەرامبەر بەەوە تەلەبەیە بکرێت چی امتیازێکی بدرێت شکر دوو بەندی وەرەقە هێنا لە کاتێکا زەرفی سپی ئەنێرێتەوە بە تەلەبە بە کوڕمناڵەکان ئەنێرێتەوە لە ماڵەوە دایە و باوەش تێ یارمەتی مەکتەب بێن باوکی 20,000 تێکە دەتمەست کوڕەکەی 1000 هێنێ خاتە زەرفەکەەوە زۆر سپاس.